لە بەرنامەی ئەمڕۆی گەلی کوردستانەوانەی ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆژ بە یارمەتی هاوکارانم بە کۆمەڵی بڕگە و بابەتینەوە بووینەوە میوانی ماڵەکانتان بۆ هیوایی کە کۆی پرۆگرامی ئەمڕۆمان و ئەو تەوەرانی بۆمان ئامادە کردوون بەدڵی هەموو لایەکتان بێت و سوودێک لە پرۆگرامەکە ببینن. ئازیزان لە پرۆگرامی ئەمڕۆژماندا دوو تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. یەکێک لە تەوەرەکانمان گفتوگۆکردنە بێت لەسەر ڕق و کینە لە ناو کۆمەلگای کوردیدا و باسەوە دەکەین هۆکارەکانی ڕق و کینە لە ناو کۆمەلگای کوردیدا بۆچی ئەگەڕێتەوە، بۆچی هەمیشە تاکەکانی ناو کۆمەلگای کوردی بەبێ جیاوازی لەسەر جەمچین و توێژەکاندا ڕقێکیان هەیە بەرامبەر بە دەوروبەری خۆیان یاخود بەرامبەر بە بەرامبەرەکانیان. ئەم هۆکارە بۆچی ئەگەڕێتەوانێ زۆر جار وا ناسرێنراوە یاخود وا باسکراوە کە تاکی کۆمەلگای کوردی زۆر خۆی خۆشەوێت یاخود بڵین خۆپەرستە خۆشویستەکەی خۆی بەڕادەیەکە کە حەز ناکە بەرامبەرەکەی خۆش بژی یاخود بڵین ڕقێکی بەرامبەر بە دەوروبەرەکەی هەیە. هۆکاری ئەمانە بۆچی دەگەڕێتەوە لە هەمان کاتدا باس لەوە دەکەین ئەرکی کێ یاخود کێ دەتوانێت ڕۆڵ ببینێت لەوەی کە ئەم ڕقوکینێ لە ناو دڵ و دەرونی تاکی کۆمەلگای کوردیدا کەم ببێتەوانێ کە بێگومان ئەم کەسانە یاخود ئەو لایەنانی کە دەتوانن ڕۆڵیان هەبێ یان ئەوە تا هەستیان پێ نەکردو یان هەستیان پێ کردو بەڵام مەبەستیان نییە کە ئەم کارە بکرێت دواتر بەوردی لەسەرم بابەتە لەگەڵ میوانەکەمانە گفتوگۆکەین. یەکێکتر لە تەوەرەکانمان کە تەوەری یەکەم و من ئێستا میوانەکەم لە ستۆدیۆ ئامادە و ڕاستەخۆ دەسەکەی مە گفتوگۆکەمان ئەوێش گفتوگۆکردنە بێت لەسەر لایەنی دەرونی خوێندکار لە کاتی تاقیکردنەوەکاندا بۆ پێی کە سبەینێ ڕۆژی شەممە کە 11 کات یەکەم ڕۆژی تاقیکردنەوە گشتەکانی قۆناغی 12 کە تاقیکردنەوەکانی بۆ ئەم ساڵ جیاوازە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو چونکە بارودۆخەکە بارودۆخێکی هەستیارە یاخود بڵین ڤایرۆسی کۆرۆنا وای کردە بارودۆخەکە هەستیار بێت کە ڤایرۆسی کۆرۆنا بۆ خۆی ترس و قەلەقی و دڵڕاوکێکی لە ناو هاوڵاتیانە بە شێوەیەکی گشتی دروست کردووە کە هەمیشە پسپۆڕانی دەرونی یاخود توێژەرانی دەرونی ئاماژیان بەوە کردووە کە ئەم ڤایرۆسی کۆرۆنا ئەگەر بۆ هاوڵاتیان جارێک ترس و دڵڕاوکی دروست کردوێ بۆ خوێندکاران بە تایبەت خوێندکارانی قۆناغی 12 دوو جار ئەم ترس و دڵڕاوکیی دروست کردووە لەبەر ئەوەی کە جاری یەکەم لەبەر ڤایرۆسەکە جاری دوم لەبەر تاقیکردنەوەکانیان چونکە خوێندکاران لە کۆتایی مانگی دوانێ هەتا ئێستا یاخود بڵێن لە کۆتایی مانگی دوانێ لەسەر جەب ناوەندەکانی خوێندندا دابڕان یاخود بڵێ لە وانە خوێندن و لە مامۆستاکانیان دابڕان کە ئەمەش بێگومان کاریگەریەکی زۆری لەسەر خوێندکاران دروست کردووە. ئێمە ئەمانەوێت لەم پرۆگرامەیە بە شێوەیەکی گشتی باز لە لایەنی دەرونی خوێندکار بکەین کێ دەتوانێت یاخود دەوروبەر تا چەند هۆکارن یا کاریگەریان دەبێت لەسەرەوەی کە لایەنی دەرونی خوێندکار ئارام بکەنەوانێت جگە لە دەوروبەر یاخود جگە لە خێزانەکان و دایکان و باوکان کێتر دەتوانێت ڕۆڵ ببینێت لەوەی کە لایەنی دەرونی خوێندکاران ئارام بکەنەوە. بۆ مەبەستەش ئەمڕۆ میواندانی مامۆستا عادل تۆفیقمان کردەوە کە بەڕێزیان توێژەری دەرونین. مامۆستا عادل سڵاو لێ بێم کاتە باش. سڵاو لە هەموو کاتێکتان سڵاو لە بەڕێستان و هەموو کاتێکشیەوەش و هەموو بینەرانی بەردەمەکەشتان سپاس بۆ ئامادەبوونت. مامۆستا عادل ئەگەر لەو پرسیارەوە دەست پێ بکەم پێشەوەی کە بچینە سەر بابەتی ئامادەکاریەکانی خوێندکاران خۆیان و دەوروبەریان پێم خۆشە باسێک لە ژینگەی تاقیکردنەوە بکەین. ژینگەی تاقیکردنەوە ئەوەنە ژینگەیەکی هەستیارە یاخود ترسناکە کە خوێندکار ئەوەنە لی ئەترسێت. زۆر سپاس بۆ ڕەخساندنی ئەو فرسەتە کە لێرەوە بتوانین بۆ خزمەتکردن بە تایبەتی بە توێژی قوتابیان و بۆ هۆشیاریدانێکی زیاتر بە خانەوادە و خێزانی خوێندکاران بە تایبەتی لەم کاتەیە بتوانین هەموو لایەکمان لە کاتێک یاندا بین لە فترەیەکی زەمەنی کورت تا خزمەتێکی بەرچاویان پێ بکەین. من لێرەوە سەرەتا هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکە خوازم و هیوای سەرکەوتن بۆ قوتابیانی خۆشەویست بە تایبەتی قوتابیانی پۆلی 12 کەوا ئیتر بەرە و تاقیکردنەوەکان هەنگاو ئەنێن ئامادە سازێکی باشیان کردووە متمانیان بەخۆیان بێدڵنیا بن سەرکەوتووە بن و ڤایرۆسی کۆرۆنا و مەترسیەکانی پرسیارەکان و قورسی ئەوانە نەیان ترسێنی قەلق نەبن دڵنیایانەکەم کە سەرکەوتوو بن بە مەرجێک هەوڵی خۆیانیان نابێت. هەڵبەتە کاتێک کە باسی تاقیکردنەوە ئەکەین تاقیکردنەوەکان بۆ خۆیان خستنەگەڕی مەیدانی تواناکانە واتە لە ناو تاقیکردنەوەی تۆ توانەکانی خۆت ئەەکەیتە گەڕ مەیدانێکە بۆی کە تۆ ئەسپی خۆتی تێتەوە بە دەبزانی چەندە تۆ سوارچاکێکی باشی هەڵسەنگاندنە بۆ ساڵێکی خوێندن بۆ بە تایبەتی بۆ پۆلی 12 بۆ چەند ساڵێکی تەمەن چونکە دەوترێت پۆلی 12 سەنگی مەحەکە و ئایندەی قوتابی پێوە بندە و مەسیری و ئەوە هەموو ئەوانە بۆ ئەوان یعنی هەڵسەنگاندنێک ئەتوانێت بڵێن بۆ چەند ساڵێکی تەمەنیان لەوە ئەچێت لە پۆلی حوتەوە یا لە پۆلی دەوە ئیتر ئەوان وردە
کار لەسەرەوە بکەن لە پۆلی 12 چۆنە بن دیاریکردنی داهاتوی خودی خوێندکارەکە لە داهاتوە ئەوێ چی بکوە چۆن خزمەت کاوە لە کوێ خۆی ببینێتەوە لە چ کۆلێجێ لە چ سکوڵێ وەربگیرێت لە کام سانکۆلەکان پەیمانگا لە دەرەوەی شار لە ناوەوەی شار ئایندەی چۆنە مەسەلەندا ئەمەزرێدانە مەزرێت چۆن خزمەتەکە هەموو ئەمانە کۆمەڵێک با بڵین سەرقاڵی بۆ خودی قوتابیەکە دروستەکە کە هێشتا نەشۆتە ناو تاقیکردنەوەکە بۆیە هەموو ئەمانە وای لێکا کە جۆرێک لە سترێسی بۆ دروست بێ کە جۆرێک لە ترسی لە ناو هۆڵی تاقیکردنەوەکانە بۆ دروست بێ و واش شتێکی تر کە کاریگەری هەیە لەسەر ئەمە ئەوەیە کە بیرەکاتەوە پرسیارەکان چۆن بن مەسەلەن مامۆستاکان کە چاودێریمانەکەن ئەبێ وەڵاممان بنەوە ئەبێ مەسەلەن شێوازی کۆنتڕۆلکردنیان ئەبێ جۆرێک لە ترس و لە قەلەقی و لە هەموو ئەمانە کە ضرور نین بەڕاستی خودی خوێندکارەکە بۆ خۆی دروستی بکە بەڵکو بە بوارە ئارێنیەکەی ئەتوانێت بیرکاتەوە لێرە ئەوەی کە گرنگە وەلانانی هەموو بیرۆکەیەکی نەرێنیە چونکە پرسیارەکان و تاقیکردنەوەکان ئەگەر ئێمە بین شیکاریەکی زانستی بۆ بکەین بۆ نمونە پرسیارەکان لە هەمان ئەو کتێبەیە دێتەوە کە ئەو سعیتیا کردو پرسیارەکان بەشی زۆری هەر هەمان ئەو پرسیارانن کە مامۆستاکان لە تاقیکردنەوەی کوێسی ڕۆژانەوە مانگانەکان و وەرزانەکانە بۆی هێناونەتەوە بەشێکیان ئەوانن کە مامۆستاکان بۆیان دیاری کردوون کە ئەم پرسیارانە گرنگن مەسەرەن هێڵێک بێنن بە ژێریە لە ناو بازنەیەکە دای بنێن ئەوانە ئەو پرسیارگەلانن کە بۆیان دێتەوە کەواتە ئەگەر ئێمە بین بەراوردی بکەین لە نێوان تاقیکردنەوەی مانگانە و وەرزانە لەگەڵ تاقیکردنەوەی گشتی کە ئەمە پێی ئەوتە تاقیکردنەوەیکی وزاری گشتی ئەتوانم بڵێم دڵیان خۆش بێ بۆی کە ئەمە سوکتر بێت چونکە ئەشێت مامۆستا هەوڵ با بۆی کە باشتر قوتابیەکەی هەڵسەنگێنێ یا خودوای لێ بکە کە بە تاقیکردنەوە بە پرسیاری قورس ڕای بێنێ بۆی کە لە تاقیکردنەوەی گشتیا زۆرتر سەرکەوتو بێ نمرەی باش بەدەست بێنێ کەواتە ئەگەر خودی مامۆستایەکی بەڕێز بە مەبەستێک کە بێوێ خزمەت بە خودی خوێندکارەکەی خۆی بکە بێت پرسیاری قورس و گران و ناڕەحەت و ئاڵۆزی بۆ بێنێتەوە تاقیکردنەوە گشتیەکان و پرسیارە گشتیەکان لەم جانبانە خۆی بواردووە چونکم ئەو پرسیارانەی کەدا ئەنرێ جگەل لەوەی کە کەسانێکی پسپۆر و تایبەتمەندای ئەنێ لە هەمان کاتیشا بۆ هەموو ئاستەکاندا ئەنرێ بۆ ئەو قوتابیانەی کە ئاستی زیرەکیان زۆر باشە و ئەوانەی کە ئاستی زیرەکیان مامناوەندە و ئەوانەی کە لە خوار مامناوەندەون کەواتە ئەبێ ڕەچاوی توانای هەموو ئاستەکان بکە بۆیە دەڵێن تا پرسیاری تاقیکردنەوە گشتەکان ئەتوانم بڵێم زۆرجار کراوەترن ڕوونترن و وەڵامی باشتری دەوێ و لە هەمان کاتیشا ئەو جۆرەی کە ئێمە لە خۆمان جۆرێک لە ترس جۆرێک لە دڵ ڕاوکێ جۆرێک لە قەلەقی جۆرێک لە سترێسمان دروست کردو ئەم پەستانە دەرونی ناوێت چونکم ئەم پەستانە دەرونیەوە ئاکە لەوە چێشتی ئاسانیشی بیر بەرێتەوە بۆیە دڵیان خۆش بێ بەوەی کە تاقیکردنەوەکان لە بەپی توانای ئەماندانراوە پرسیارەکان هەمان لەو پەرتوکانەدانەوە کە ئەمان شوێنەکەش تەنها گۆڕانکاریە لەوە چێت لە ژینگەی ئەو شوێنەی کە تاقیکردنەوەکەی تیاکری ئەوش هەر یەکێکە لەو قوتابخانە و خوێندنگایانی کەوا لە ناو شارەکانە یا لە ناو شارۆچکەکانە کە ئەو دەوامی تیا کردووە ئێستا کە لە ماڵەکەی خۆی نا لە ماڵێکی کە تاقیکردنەوەکە واتە وەرگرتنی ئەزمموونێکی نوێ وا تەماشایکەن باشترە نەوەکو وەکو جۆرێک لە ترس ئەمە واتە هێمەتێکی باشی بێت هەروەکو بڵێ پێشتریش باسم کرد دایمە یەکەم تاقیکردنەوە ترسێکی زۆری هەیە زۆربەی تەلەبە یاخود بڵێن بەشێکی تەلەبە لە یەکەم تاقیکردنەوە زۆر جا خراپە بن ئەکرێت کە ئەگەر لە یەکەم تاقیکردنەوەیان خراپی ئیتر ئەم کاریگەرینە دەرونیە لەسەر کەسەکە زیابکە و بڵێ تەواو من ئەمە پێوەرە بۆی کە تاقیکردنەوەکانی ترش خراپە بم مەرجە یەکەم تاقیکردنەوە خراپی ماباقێکی خراپیت شتێکە هەیە کە ئێمە گرنگە ئاگامان لێ بێت لە هەموو خوێندکارێک کە سبێنێ چێتە ناو هۆڵی تاقیکردنەوە دوو ئەگەر زیاتری نییە یا سەرکەوتۆ یا سەرکەوتو نابێت لە کاتێکا بێ بزانین سەرکەوتون و سەرنەکەوتن هەردووکیان بەشێکن لە ژیان ئەمە وانای واتای وانە سەرکەوتنە لە ژیان سەرنەکەوتن کۆتایی هێنانە بە ژیان نەخێر ئەشێت سەرنەکەوتن یەک سەرکەوتنێکی زۆر گەورەترت پێ ببەخشێ لەوە ئەچێت سەرکەوتن یەک هەمان ئەو سەرکەوتنە گەورەیەت پێ نەبەخشێ کە قوتابیەکە خۆی ئاواتی بۆ ئەخوازی ئەگەر ڕوونتر بێڵێم مەسەلەن قوتابی یەک ئەچێتە ناو تاقیکردنەوەکە بە ئومێدی ئەوەی کە بتوانێت لە تاقیکردنەوەکە نەوە کەمتر نەهێنێ بەڵام خۆگەر 80 شیێنە و ئەگەر 70 شیێنە هەر سەرکەوتووە بەڵام ئەگەر هاتوو ئەم قوتابیە بینیمان سەرکەوتوو بوو بەڵام نەگەشتە ئاواتەکەی خۆی پێ ئەچێ قوتابیەکە کەمتر لە نمرەی سەرکەوتن بەدەست بێنێ کەواتە فرسەتێکی تر چانسێکی تری هەیە بۆی کە بۆ نمونە یا لە وەرزێکی تر یا لە ساڵێکی کە هەمان تاقیکردنەوە ئەنجام باتەوە ئەشێ ئەو کاتە زیاتر لە هیوایەتەکەی خۆی زیاتر لە ئارەزوەکەی خۆی یا زیاتر لەو ئاستەی کە خۆی داینەوە بەدەستی بێنێ کەواتە سەرنەکەوتنەکە بوو بە هۆکار و هەنگاوێک بۆ سەرکەوتنێکی گەورەتر بۆیە ئەمە وا ئەکا لە خودی خوێندکارەکە کە ئەگەر تۆ لە تاقیکردنەوەیەک باش نەبووی مانای ئەوە نیە کە تۆ بڕۆ
بۆخەی تر هەموو کاتەکان کۆتایی ئامانجی خوێندکار هیچ کاریگەریەکی هەیە لەسەرەوەی کە زیاتر هەوڵ باگەر ئامانجێکی هەبێت بەدڵنیاییەوە چۆکم شتێکە گرنگە ئێمە ئەبێ خودی خوێندکار بۆ خۆی خولیا و ئاوات و ئامانجی داهاتوی خۆی دیاریکە. بۆچی هەموو ئەمانە بە پێوەری نمرە نا بەڵکو بە پێوەری خزمەت بە پێوەری خوانواندن. بۆ نمونە ئەگەر ئێمە سیرکەین کۆمەڵێک ئەستێرەمان هەن لە دنیادا ئەم ئەستێرانە هەموو خەڵک ئەیان ناسێ مەرجشنی هەموو ئەمانە لە ناو قوتابخانەکانە پێگەیشت بن. کاتێککە تۆ باسی ئەستێرەیەکی وەرزشیەکەی کەم کەس هەیە لەم گردونەیە ئەم ئەستێرە وەرزشیێنە ناسێ بەڵام خۆمە لە ناو خوێندنگاوە نەهات ئەمە لە ڕێگەی تاقیکردنەوە نەهات ئەمە لە ڕێگەی اختیباراتێکی زانستیەوە نەهات بەڵکو لە ڕێگەی اختیباراتێکی جستەیەوە هات. وێنە کێشێک شێوەکارێک هۆنەرمەندێک نووسەرێک شاعیرێک هەموو ئەمانە کاتێک کە تۆ سەیرێکی هەموو ئەو شەریحانەی کە هەن بە یەکەوە ژینگەکە جوانەکەن کەواتە گرنگە ئەم ئامانجە بۆچی دیاری بکرێ بڵێن ئەوانە بەهرەیەکیان ئەم ئامانجە بۆچی دیاری بکرێ ئەم ئامانجە بۆ ئەوە دیاریکرێت کە تۆ چۆن ئەتوانی لە داهاتووە ببیتە ئەستەیرێکی درەوشاوە لەو کۆمەڵگەی کەواتیای ئاژی نەک ئەم ئامانجە بۆ ئەو دیاریکرێکەوە من لە تاقیکردنەوەکە چەند نمرە ئەهێنم بە مەرجێک من ئامانجەکەمێتە دی کە من ئەوەندە نمرە بەدەست بێنم نا ئەگەر ئەوەندە نمرت بەدەست هێنا و ئامانجە کەش دوابێت کە تۆ لە داهاتوە بتوانانی خۆتی پێنمایشکەی و بتوانانی لە داهاتوە ئارجێدەستی خۆتی لە ناو کۆمەلگایە پێ دیاریکەی ئەوە بەڕاستی دوو سەرکەوتنی گەورەیە. بەڵام ئەگەر هەموو ئامانجەکە کورتکەیتەوە لە نمرە هێنانە ئەمەوە ئاکات کە ئیتر هەموو خەونەکانی وردە وردە ئاوەژوو ئەبن هەموو خەونەکانی وردە وردە فەرامۆش ئەکرێ هەموو خەونەکانی وای لێ دێ کە ئیتر ئاوا ئەبن چاکە خەون ئەوە بوو دوای لە شێوە ئەهێنیتەوە بۆیە گرنگە بەو خولیایە بچێتە ناو تاقیکردنەوەکانەوە ئەم ئەو ئامانجە حەقیقیە بەدەست بێنێ لە داهاتووە بتوانێت چی بکە. بەڵێ باشە کەواتە ئێستا ئەگەر باسێک لە ئامادەکاریەکانی خوێندکار بکەین هەرچەند ئامادەکاریەکانە ڕۆکۆ بەڕێستان وتان لە کاتی وانە خوێندنەوە شتانە تەواو بوو بەیان یەکەم ڕۆژی تاقیکردنەوەی ئامادەکاریەکان بۆ کاتی تاقیکردنەوەکە پێویستە چی بێ یاخود پلانی چی بێت. کۆمەڵێک ئامادەکاریمان هەیە کە پێویستە خودی خوێنکارەکە بۆ خۆی بیکە و بەشێکیشی خانەوادەکەی و هەروەها چاودێرەکانی تاقیکردنەوەکەی لی بەرپرسن. بۆ نمونە یەکەم ئامادەکاری کە پێویستە خودی خوێنکار بیکە ئامادەکاری زیهنیە لە زیهنی خۆی دای بنێ مەسەلەن ئەوە سعی کردووە کاتەکانی ڕێک خستووە بەیانی زوو لە خەو هەستاوە تا ئەو کاتێک کە پێویستە ئەم هەوڵی خۆی تیاداوە ئەو شتانی کە گرنگ لە ناو کتێبەکە بۆ خۆی ئەو خۆی ئامادەکاریەکی باشی کردووە. اینجا زیهنی وار ڕابێنێ کە مسپێنی ئەچمە شوێنێکی ئاسایی لە شوێنێکە تاقیکردنەوە ئەدەم هەندێک کەس لە دەوروبەری من وەکو خوشک و براو باوکو دایکی منوان وەکو مامۆستا ئازیزەکانی منوان ئەشێت یارمەتیم بدەن بەرچاوڕوونیم بنێ لە شتێکە کە من نەمتوانی وەڵام بەمەوە یاخود لە شتێکە کە من پرسیارێکە ڕوون نەبوو شرت نییە بۆی بخوێنرێتەوە بەڵام ئەکەی ڕوونکردنەوەیەکی پێبیرێ و لە هەمان کاتیشە قەنەعەتی وابێ کە ئەو پرسیارانی کە لێ هاتوونەتەوە زۆر ڕوونن ئەتوانێ وەڵامی هەمویان باتەوە ئەمانە زیهنی خۆی والێ بکە کە ئیتر هێدی بەشێ لە خاوکردنەوە بە دڕون و بەجەستەشی ببەخشێ ئەمە خودی خوێنکارێکە لێ بەرپرسە. دوای ئەمە مامۆستا پێشی کە بچیتە سەر ئامانجەکە خوێندکاران زۆر جار کاتچنە تاقیکردنەوە نازانێت ئایا بڵێکە پرسیارەکان هێتە بەردەمی لە پرسیاری سوکەوە دەست پێ بکە ئەوەی کە ئەیزانێ یاخود لە قورسەکەەوە زۆر جار پیانەوەترێکە لە پرسیاری قورسەوە دەست پێ بکە لە بەرەوەی کە سەرەتایە تۆ چوتە تاقیکردنەوە توانایکی باشتری بیرکردنەوەت هەیە هەندێک جارەڵێن لەوانەوە کە ئەیزانی بۆی کە ئەویان زوو وەڵام بیتەوە ئێستا چی بکەن ئەوان ئەمە ڕوونەکەینەوە ئەمە ئامادەکاری یەکەم کە ئامادەکارێکی زیهنیە کێ لەمە بەرپرسە خودی خوێنکارێکە لی بەرپرسە. ئامادەکاریکی دووهممان هەیە کە ئامادەکاری زانستیە. ئامادەکاری زانستی دوو کەستەیە بەرپرسیارن یەکەم خودی خوێنکارەکە دووهەم مامۆستا بەڕێزەکانی کەواتە مامۆساکە ئەبێ ئەم بەرچاوڕوونی یابێتێ ئەبێ ڕای هێنابێ لە تاقیکردنەوەکانی مانگانەیە چۆن وەڵامی پرسیارەکانەیەتەوە لە کام پرسیارانەوە دەستپێکە ئەی بۆ لە پرسیارە ئاسانەکانەوە دەستپێکە بۆ لە قورسەکانەوە دەست پێناکە بۆچی هەموو ئەمانە ئەگەر ئێمە لە بەرنامەیەکی وایە فریانەکەوین مامۆستاکان ئەبێ ئەم بەرچاوڕوونیان پێ بەخشی بن. باشتر وایە کاتێک کە قوتابی چووە هۆبەی تاقیکردنەوە پرسیارەکانی وەرگرت ناوی خوای لێبێنێ پرسیارەکان هەڵباتەوە یەک چایە بخشێنێ بە پرسیارەکانە لە سەرەتاوە تاکو ئەمە یەک دوو لەم پرسیارانەیە مەسەن ئایا پرسیاری تایە کە تەرک بێ پێویستە کە پرسیارێک واز لێ بێنێ لە ناو تاقیکردن و پرسیارەکانە چانسی پێیراوە ئەوەی فەرامۆش نەکەوە لە بەرچاوی بێ بۆی کە بزانێت کامیان واز لێ ئەهێنێ. سێهەم دەستکە بە وەڵامدانەوەی پرسیارەکان لەو پرسیارانەی کە سووکن بۆچی یەکەم پرسیارە سوکەکان ئەوەی کە بۆ ئەو ئاسانە وەڵامدانەوەکەی
سانایە لەلای ئەمە وەڵام ئەیاتەوە لە کاتێکی دیاریکراوە کاتەکەی ناڕوە ئەمە خزمەتێکیەکە کەواتە ئەم کۆمەڵێک پرسیاری وەڵام ماوەتەوە کە لای کەمێکە بڵێن نیوەیەتی دوو لە کاتێکە ئەم پرسیارانە وەڵامەیەتەوە ئەشێ یەکێ لە پرسیارە قورسەکان کە ئەم ئێستاکە وەڵامەکەی لە بەرچاونیە بیری ئەکەوێتەوە هەر لە کاتی وەڵامدانەوەی ئەو پرسیارە ئۆتۆماتیکی بیری پرسیارێکی قورسی شیەکەوێتەوە ڕاستەوە خۆ ئاسایی ئەمە بەجێ بێڵێ بە تێبینی دێڕێک وهاڵێ بروسکە وەڵامێک لە شوێنێکا بنووسێ بۆی کە دوای ئەمەی تەواکە ئەوی بیر نەچێتەوە سێ ئەگەر هاتوو ئەم زۆربەی پرسیارەکانی وەڵام مایەوە چەند پرسیارێکی قورسیش مابوو وەڵامی باتەوە نەشی زانێت چەند نمرەیەکی ئەڕوا بەڵام ئەگەروانەکە بەم چەند پرسیاری کە ئەم ناوینەوە پرسیارە گرانەکان کە ناتوانێت وەڵامێکی باشی باتەوە یاخود با بڵێن زیهنی بۆ جەم و جۆر ناکرێ و نایەتەوە خەیاڵی کاتەکەشی ئەڕوا پرسیاریشی وەڵام نەیاوەتەوە وای لێ دێ پرسیارە سوکەکانیشی بیرەچێتەوە کەواتە لە یەک کاتە ئەم چەندین زگانی بەخۆی گەیان وێ باشتر وایە کووتمان لە ئاسانەکانە دەست پێ بکە لە کاتێکا وەڵامی پرسیارێکی ئەدایەوە پرسیارێکی تری بیرەکەوتەوە ڕاستەو خۆ ئەوەیش بە ئیشارەتێک لە شوێنەکە بنووسێ بۆی بیری نەچێتەوە دوای چاوی پێخشێنێتەوە سێرەکە ئەگەر هەمووشی وەڵام نایەتەوە چەند پرسیارێکی کەمی ماوە ئەمەش ئەشێت هەر وەڵامەکەی هەر نێتەوە خەیاڵ دوای ئەوە ڕێکاری خۆی هەیە باشتر وایە هەر کۆمەڵێک پرسیاری کۆمەڵێک وەڵامی بۆ بنووسێت چونکم ئەشێت ئەمە لە سەدا پەنجا بێت چانسەکەی یا ئەوە تا ڕاست دەرەچێت یا ئەوە تا ڕاست دەرناچێت خۆگەر هیچی نەنووسی کەواتە چانسی لە سەدا سفرە وەڵامەگە دەست کات بە کۆمەڵێک نووسین هەندێک لە ئەگەرەکانەوەی کە هەندێک لە وەڵامەکانیشی باش بوون ئەمە ئامادەکاری زانستی ئامادەکاری دەرونی کە ئەمانیش دوو شەریحەتەیە دەورەبینی یەکەم خێزانی خوێنکار دووهەم خودی خوێنکارەکە خۆی پێشی کە بچیتە سەر لایەن لە دەرونەکە مامۆستا پێداویستی خۆراکی زەرورە کە خوێنکار لەگەڵ بیبات باسی لە کاتێک کە باسی ئامادەکاری دەرونی ئەەکەین مەسەلەن هەندێک جار ئێمە قوتابێکە خۆمان ئیشڵۆژێنین هەندێک حرەکات ئەوەندەی تکرارەکەیتەوە خێراکە زووکە شتەکانت بین نەچێ زوو بکەیتەوە لەگەڵ کەس قسەنەکەی لەوێ ڕانەوەستی پرسیار لە کەسنەکەی وەڵامی کەس نەیتەوە ئەنی ئەڵێ کاکە هەر تەنها قسەکانی تۆ ڕێنمایەکانی تۆم بۆ جەم و جۆر ناکرێت بۆم لە مێشما بۆم لێک نایرێتەوە تۆ وەرە کە شوهەوایەکی دەرونی بۆ بڕەخسێنە کوڕی شیرینم کچی شیرینم دڵنیا بە سەرکەوتووە بی تۆ هەوڵی خۆتت داوە ئیتر ئەو کاتە تۆ ئەچیتە ئەو شوێنە کاتی ئەوەیە کە تۆ بزانین چەند سەرکەوتووە بی گرنگە تۆ هەوڵەکانت زایع نابێ گرنگە تۆ هەوڵەکانت بە فیڕۆ ناچێت گرنگە توانەکانت بە هەدەر ناچێت تۆ بڕۆ ئینشاءالله سەرکەوتووە بی بەڵام ئەم کۆمەڵە ئەگەرە بەرپرسیارێتی قورسەکەی توی خەیتە ئەستۆی خوێنکارەکە خودی قوتابێکە ژوالیەکەی ئەیشڵەژێنی لە ڕووی دەرونی کە لە ڕووی دەرونیەوە شڵەژا ئیتر تەرکیزی پەرتە بێ ناتوانێت زۆر شتەکان بەیەکەوە کۆکاتەوە ناتوانێت وەڵامەکان یاخود ئەو لاپەڕانی کە پێشووتر خوێندوێتی ئەو پرسیارانەی کە سەعیتیا کردووە چەندین خاڵی لەبەر کردووە چەندین هۆکاری شی کردوێتەوە چەندین هاوکێشەی شیتەڵ کردووە هەموو ئەمانە وای لەکە ئیتر ئەڵێ ناتوانم مێشکم بۆ جەم و جۆر نابێ هەیە ئەبورێتەوە لەو کاتانە هەیە حتا توانای وەڵامدانەوەی نییە دەستی ئەلەرزێ توانای وەڵامدانەوەی نییە کەواتە ئامادەکاریە دەرونیە هەم قوتابێکە بۆ خۆی بزانێت کە شتێک خۆی ئامادەکە لە ڕووی دەرونیەوە متمانەی بەخۆی هەبێ لە ڕووی دەرونیەوە بڕوای بەخۆی بێ کە ئەتوانێت سەرکەوتوو بێ لە ڕووی دەرونیەوە بڕوای بەخۆی بێ کە کاتەکانی لەگەڵ کتێبەکەی کە بە خەرجی داوە بیری بێتەوە ئەو کاتانە بە قیمەتن ئەو کاتانە بەهایان هەبووە لە تەمەنی ئەم ڕۆیشتووە کەواتە ئەمە گرنگە کە ئەم لەو شوێنەیە ئەتوانێت خزمەتێکی بەرچاوی بکە نەوە کوشتەکە بێبەها تەماشا بکە کەواتە خودی خوێنکارەکە و خانەوادەکەشی ئالێرەیە ئەتوانن هەردووکیان ڕۆ ببینن ئامادەکاریکی ترمانەیە ئامادەکاری کۆمەڵایەتیە ئامادەکاری کۆمەڵایەتی لێرەیە خودی خێزان لێ بەرپرسیارە بۆ نمونە ئێستا بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا مەسەلەن ئەبینین مەسەلەن جۆر لە تێکەڵاوی کەم بۆتەوە سەردان و میوانداری کەم بۆتەوە بەڵام بە شێوەیەکی گشتی ئێمە باس لەسەرەوە بکەین باشتر وایە بۆنەی کۆمەڵایەتی چالاکی کۆمەڵایەتی سەردانی کۆمەڵایەتی میوانداری کۆمەڵایەتی لەم کاتانەیە دەرگاداخە هەموو لەوەچێ 2 هەفتە بۆ 3 هەفتەمان ئێمە پێویست بێت بۆی کە سەرنجام و ئایندەی قوتابیەکەمان بنەخشێنین کەواتە با ئێمەش لەم ساتانە بین لە خۆمان ببورین واز لە هەندێک حەز خولیا خو نەریتی ڕۆژانە بێنین کە ڕۆژانی تر کردومانە دوای ئەوە کە ئەو تەواو بوو ئیتر ئەو کاتە بۆ سێرانە چین بۆ گەڕانە چین خوێندکاری دوانزەیان نییە
درستە چونکە زۆر جار ئەو ماڵانی یاخود ئەو خێزانانی کە خۆیان خوێندکاریان نییە گوێنیانێ چ سەردانی و ماڵانەکەن کە خوێندکاریان ئەی ماڵەکەی کە ئەچێ بۆ خوێندکاری نییە کە ئێمە دەڵین سەردان کە دەڵین میوانداری تەمان سەردانەکە خودی خانەوادەی خوێندکارەکە خۆی ئیکا با بڵین ئەمە واز دەبێنی میوانداری واتە ئەو کەسانی ئایا ماڵی خوشکە ماڵی برایە ماڵی دۆستە ماڵی هاوڕێیە ماڵی هاوپیشەیە دەرودراوسەیە هەر کەسێکی دیکە کە دێن بە هەر بۆنەیەک دێن ئەم زۆر ئاساییە بڵێ لەم کاتەیە بە داوای لێبوردنەوە ئێمە قوتابیەکی پۆلی دوان زمانی تاقیکردنەوەی هەیە میوەندارێکە ئەخینە هەفتە دوو هەفتەی ئایندە دە ڕۆژی ئایندە مەسەدەن پازدە ڕۆژی ئایندە بە داوای لێبوردنەوە نە ئەوان ئەڕەنجێن نە ئەمیش تووشی جۆرێک لە ئیحراجبوون ئەبێت چونکم ئەشی ئەم لەشی جینگەیەکە سعیەکە پێویستی بە ژینگەیەکی بێدەنگ بێت ئەو خانەوادە کە دێ خێزانێکن منداڵیان هەیە ڕاکەڕاک و مەسەلەن جۆرێک لە بزیەوی و جۆرێک لە هات و هاوار ئەمێتە خوونەریتێکی مناڵانەیە وا ئەکەن کە تەرکیزی قوتابەکە نایڵ ئامادەکاری کۆتایی ئامادەکاری لۆجستیە ئەمە پەیوەندە بە خودی خوێنکارەکە بۆ خۆی لە پێداویستی لە قەڵم لە قەڵمدایان مەسەرەن لە لاستیک لە ڕاستە لەو پێداویستیانی کە ئەمڕۆ بۆ تاقیکردنەوە کە پێویستێتی کەواتە ئەم ئامادەکاریانە پێویستن ئەتوانێت 5 ئامادەکاری و 5 پایی سەرەکی بوون بۆ خزمەتکردن بە خودی خوێنکارەکە کە هەمویان لە پێناوی بەرژەوەندی ئەوە با بڵین ئەدرەوشێنەوە وا ئەکا کە خزمەتێکی بەرچاوی بکە و ئاگوای شیلەیەکە کە لە تاقیکردنەوەکان سەرکەوتوو بێ بۆکوتم بەشێکی کەوتە ئەستۆی خۆی بەشێکی کەوتە ئەستۆی بە مەستا بەڕێزەکانی کە لە ڕابردووە بە خزمەتیان گەیاندەوە بەشێکشیەکەوێتە ئەستۆی خێزانەکەی کە لە ئێستا پێویستە جێبەجێکەوە بەرجدەستەی کە ئەمانە هەنگاوێکن بۆ ئەوەی کە بتوانین بە ئومێدەوە هانی خوێندکارەکەمان بین بەرەو داهاتوو بەرەو هۆباکانی خوێندن و تاقیکردنەوە بڕوە. دەستخۆش مامۆستا مامۆستا شتێکی تر کە ساڵانە زۆر ئەم شتە دووبارە بێتوانێت لە دوای تاقیکردنەوە یەکەم بێ یا دۆمیا لە ناوەڕاستی تاقیکردنەوەکانە شەوەکەی لە ڕاگەیاندەکان و لە سۆشیال میدیا بڵاوەکرێتوانێت کە پرسیارەکان بڵاو بۆ تۆ یاخود ئاشکرا بووە ئەمانە تا چەند کاریگەری هەیە لەسەر خوێندکار و لە هەمان کاتدا ڕۆڵی یاخود ئەرکی ڕاگەیاندەکان و سۆشیال میدیا چیە بێت لە کاتی تاقیکردنەوەکانە کاتێک خودی خوێندکار بڕیار ئەدا بخوێنێ گرنگە بزانێت چۆن ئەخوێنێ وەکەی ئەخوێنێ وەچی ئەخوێنێ و بۆچی ئەخوێنێ کە زانی مەسەلەن چۆن بخوێنێ کەواتە کاتەکانی دەستنیشانەکە لە کەم کاتانە گرنگن و چۆن سعیکردن ئایا بە پێوە سعیەکە ئایا بە پاڵکەوتنەوە سعیەکە ئایا لەسەر کورسی مێزێک سعیەکە ئایا لە ناو ژوورێکە بە تەنها دانیشتوە سعیەکە یا لە ناو پارکێکە دانیشتوە سعیەکە کەواتە چۆن سعیەکە ئەمە پەیوەندی بەخۆیەوە هەیە کە پێویستە دەستنیشانی بکە و دیاری بکە بۆی کەوە لێ تێک نەچێ ئەمڕۆ لێرە سعیەکە سبێنە لە شوێنێکی دیکە چونکم شوێن زۆر گرنگە شوێن زۆر گرنگە بۆ سعیکردن کەواتە ئەم قوتابیە دیاری بکە چۆن و لەکوێ سعیەکە بۆی کە بتوانێت سوود لە کاتەکانی ببینی کەی سعیەکە مەسەلەن کەی ئەخوێنێ ئایا بەیانیان ئەخوێنی یا ئێواران ئەخوێنی یا شەوان ئەخوێنێ قوتابی هەیە شەوان زوو ئەنوێ مەسەلەن بەرە بەیان زوو بە خەبەردێ ئەو کاتانی دانەوەسعیکردن هەیە بە ڕۆژ سعیەکە بە شەو ئیستراحەتەکە هەیە بە پێچەوانەوە بە شەو زیاتر سعیەکە ئەتوانم بڵێم ڕێژەیە ئەوە نییە بڵێ لە 100 ئەمەیان زۆر باشە و ئەوەیان لەکەیە ئەو توانای ئیستیعابی باشە ئەو کاتە بۆ ئەو سەرکەوتووە باوە بڵێن ئەمە پێوەرێکی زانستی دوو چی بخوێنێ مەسەلەن کتێبێکە 500 لاپەڕە داخڵە بۆ ئیمتیحان یخمەرجی ئەم 500 لاپەڕە هەمووی بێتەوە لەوەیە کۆی کەیتەوە بە کۆی گشتی 100 لاپەڕی تابێتەوە یا کەمتر لە 100 لاپەڕی تابێتەوە کەواتە ئەم پێویستە ئەو شتانی کە گرنگن ئەو شتانەی کە گرنگن بۆ خودی خوێنکارەکە ئەوانەی کە ڕۆژانە بۆ خۆی بە گرنگیەکەی هێڵی بەژێردا هێناوە و ئەوانەی کە مامۆستا زۆرتر تەرکیزی لەسەر بۆ چکو مامۆستاکانیش ئەزمونیان هەیە لەگەڵ تاقیکردنەوەکانە کەواتە گرنگە ئەمان بزانێ چۆن وهروەها چی بخوێنێت و بۆچی بخوێنێ ئەمە وەڵامێکە بۆ ئەم ئەگەر تەنها بۆ ئەوە ئەخوێنی خوێندن تەواوکە نڵێم چێژ لە تاقیکردنەوە کەش نبینی و چێژ لە سەرکەوتنەکەشی نبینی ئەگەر بۆ ئەو ئەخوێنەیەکە لە ئایندەیە خزمەت بکە لە هەر بوارێک بێ ئەوە بە دڵنیاییەوە ئەگەر نمرەکەی بەرزیش بوو یاخود ئەندازێک لە بەرزیش کەمتر بوو هەر چێژ لە نمرەکەش ئەبینی لە سەرکەوتنەکەش ئەبینی چونکم کەسانێکن ئەو فرسەتیان بۆ ڕێنەکەوتووە بەشداری تاقیکردنەوە بکەن کەسانێکن دەرفەتیان بۆ نەڕەخساوە حتا لەناو قوتابخانە خوێندنگەکانە پەرە بە خوێندن بدەن کەسانێکن ئەشێ مەسەلەن جستەیان هاوکار نەبێ مساعید نەبووێ بۆی کە بتوانە سەرکەوتوو بن لە بەجێهێنانی پرۆسەی خوێندنە کەواتە
ئەوانش بۆ خۆیان ئەشێ بەرنامە ڕێژی بۆ خۆیان بکەن خۆمەرج نییە هەموو کەسێک ئیلا هەربێت دەرچووی زانکۆ بوو بێ یاخود دەرچوی خوێت بەشێ لە بوارەکانی خوێندن بەڵێ ئەو کاتە کۆمەلگا پێویستی بە هەموو چین و توێژەکانە بەشێکیان لەوانە پیشەوەرن بەشێکیان لەوانە ئەکادیمین بەشێکیان لەوانە هوەرن بەشێکیان لەوانە فەنانن بەشێک لەوانە مەسەنەو کۆدەم شێوەکارن بەشێکی تر لەوانە کەەوە خاوەنی پێگەی کۆمەڵایەتی یا پێگەی ئیداری یا پێگەی سیاسینە ناو کۆمەلگایە بە هەمویان ئەتوانن کۆمەلگا جوانتر بکەن. بەڵێ خەوت تا چەند کاریگەری هەیە مامۆستا لەسەر خوێندکاران لەسەر لە کاتی تاقیکردنەوەکانە بۆ لایەنی دەرونیان بۆ توانای وەرگرتنیان ئەمان تا چەند کاریگەریان تا چەند گرنگە کاتەکان دیاریکراو بێ بۆی کە بتوانن ئەو ماوەیە کە سوودی هەیە بخەون. شتێک گرنگە ئێمە کۆمەڵێک ڕێگامان هەیە ئەتوانین کورتی کەنەوە لە 6 ڕێگا 6 ڕێگا کە پێویستن بۆ سەرکەوتن لە تاقیکردنەوە جا با من پێشوی باس ڕێگاکان کەم وەڵامێکی پرسیارەکەی بڕێزم. خەو زۆر گرنگە مەسەلەن ئێستاکە ئێمە خوێندکار جاری وای هەیە بیرەکاتەوە سبەینە سەعا 8 و نیو تاقیکردنەوەی هەیە ئەم هەتاوەکو سەعا 6 و نیو سعیەکە ئێمە ئەڵێن یەک زەربێنە بەسەر ئەم سعیکرد وەکو زووی من چونکە کاتێک کە تۆ بە جەستەیەکی شەکەتەوە ئەچیتە ناو هۆبەی تاقیکردنەوەکە بڕوا ئەەکەی ئەو شتانەشی کە زۆر ئاسانن بیر دەچێتەوە ناتوانی شتەکان بە جوانی ڕێک بخەی چونکم مێشکت زۆر هیلاکە زۆر ماندووە لەمە هەڵەتر ئەوەیە کە تۆ هەتا ئەو دقیقە ئەچیتە ژوورەوە کتێبەکەت بەدەستەوەی و هەر سعیەکەی وات لێ دێ شپرزە ئەبی نازانی ئەم لا پەڕە هەڵەیەتەوە دانێکی کاڵەیەتەوە گوێت گرتووە لە کاتێکە سەیری پەڕێکەکەی لە کاتێکە گوێت گرتووە فڵان کەس یا گروپێک بە یەکەوە لەوە مشتومڕەکەن و گفتوگویانە بە یەکەوە ئەو پرسیارە گرنگە مامۆستا وایوت ئەمە ئەو ئەوەندە خاڵە ئەو پێناسەیە ئەو هۆیە ئەو لێکدانەوەیە ئەو خاڵانە ئایا چاوی لەسەر لاپەڕەکەی خۆی بێ ئایا گوێی لە قسەی بەرامبەرەکانی بێ ئایا بە دوای وەڵامی ئەو پرسیارانە بگەڕێکە ئەوان وتیان یاخود بە دوای شیکاریەکەی خۆیان بگەڕێک لەسەر کتێبەکەیەتی باشتر وایە 2 سەعاتی پێش تاقیکردنەوە ئەمە بهێڵرێتەوە بۆ پشودان کاتێک کە تۆ شەو گرنگە شەو زوو بخەوی کاتێک کە خەوتی کۆتاییت بە هەموو شتێک هێنابێ ئەگەر سبەینە زوو بە خەبەر هاتی یەک چاوخشانەوەیکی خێرا بەسەر شتە گرنگەکانە کە خۆت دیاری کردو بیکەی ئەمە شتێکی باش ئەو ڕێگەیانە چین ئەگەر دەرفەتە بە قسەیانە سەرکی یەکەم خواردنی نانی بەیان ژەمە خواردنی بەیانی بە باشترین ژەمە خواردنەکانی ڕۆژ لێک ئەدرێتەوە لەلایەن پسپۆڕانەوە چ پزیشکان و چ پسپۆڕەکان بە شێوەیەکی گشتی کەواتە ئەگەر خودی خوێندکار بە گەدەیەکی تێرەوە چۆ تاقیکردنەوەکان کەواتە لە بەشێ لە ئاڵۆزیەکان ڕزگاریە بێ بۆچی چونکم لە ناو تاقیکردنەوە کاتێک کە گەدەی برسیە و خاڵیە و لێ ئەیا وای لێ بەشێکی زیهنی ئەچێ بۆ لای گەدەی چۆن ئەم گەدەیەڵە مایدەی جەڕست لێ کاتێک کە زەنگی لێە ئیتر وای لێ تۆ وەڵامی ئەم بێت و یا وەڵامی شتەکەی دیکە بۆیە گەدەی تێڕواکە هەم بە مشکێکی هێمن و لە هەمان کاتە بە جەستەیەکی پڕ و باش و دوای ئەوەش خزمەتی ئەکات چووکم ئەو خۆ ئەو بەتایبەتی ئەو مادانی کە کاربۆیدریت و ئەوانی هەیە کاتێکە لە بەیانیان تۆ کۆمەڵێک خواردنی باشی وزە بەخش ئەخۆی کەواتە کۆمەڵێک وزەی باشت ئاەتی لە ڕووی جستی دوو زوو گەشتن شوێنی تاقیکردنەوە زۆر گرنگە مەسەلەن لای کەمێکەی بە نیو سەعات تا تاوەکو 20 خولەک چارەکی یەکیتر زیاتر تیانەپەڕێ تۆ پێش ئەوەی کە بچتە ژوورەوە لە بەردەم شوێنی تاقیکردنەوەکەت ئامادەبی چونکە ئەگەر وات کرد بە ئیسراحەت ئەچیتە ژوورە بە شپرزەی و جۆرێک لە دڵڕاوکی و قەلەقی ناچیتە ژوورەوە شتێکت بیر نەچوە کتێبەکەت لە دەرەوە بەجێ هێڵی ئەگجاوە هەنەشت بردو قوتابی کتێب هەنا بە تاقیکردنەوەکە زوویش گەشتی وادا بنین وتی لا سامەحەڵڵا قەڵەمی بیرچووە ئاساییە ئەتوانێت یا لە دوکانی لە دەوروبەری قوتابخانەکە یاخود لە هاوڕێیەکی پێنووسێک وەرەگرێ ئەمە زۆر جیاوازی هەیە کاتێک کە لە ناو هۆبەکەی تۆ پێنووسەکەی لێ وەرگری چونکم ئەشێ لەو کاتەیە جۆرێک سەرنجی نێگەتیف لە سەرجیانی ئەمە دروست بێ مامۆستاکە وای دابنێ کە ئەم قەڵەمیشی پێیە بەڵام بۆ وەرگرتنی پرسیارێک داوای قەڵەمی کردووە کەواتە ئەو پێش بچێتە ژۆرۆ مێشکی خۆی ساف کرد زانی هەموو شتەکانی ئامادەیەوە هەموو ماوادە لۆجستیەکانی پێ ئەگەر شتێکی شەبوو ئەو لە ماوەی 20 دقیقە بۆ 2 ساعتە لەوێ وەری ئەگرێ کەواتە خۆی شپرزان ناکە خۆی قەلق ناکە دوورکەوتنەوە لە کەسانی ڕوخێنەر بە تایبەتی لەم کاتەیە زۆر گرنگترەوە لە کاتانی پێشوتیش هەر گرنگ بوون هەندێک کەسەر مەسەلەن خوێندن بەهاینی تاقیکردنەوە چ قیمەتێکی ماوە ئەوە سەرکەوتوژوی ئەبی بەچی
ئەمە وات لێکا کە تۆ لە ڕووی دەرونیەوە دا ئەڕوخی ئەوەتانەیە کە ڕۆژانە گوێمان کەواتە سعیکردن بەهای نامێنێ ماندووبوون بەهای نامێنێ ژیان بەهای نامێنێ ئەی من ئێستا خۆم ماندوو نەکەم دواتری هەر شتێکشم بەردەست بێ عادی قەت بدە کەسێکە شتێکی ئەدەنێ ئەگە خۆی لەگەڵی ماندوونە بێ بڕواکە چێژی لێ وەرناگرێ بەس کاتێک کرێکارێکە لە بانی هەتا ئێوارە کارەکە کاتێک کە ئێوارە کارەکەی تەواو ڕۆژانەکەی خۆی وەرەگرێ هەموو ماندووبوونەکەی ئەڕەوێتەوە چێژ لەو پارەیە وەرەگرێت چونکم ئەزانێ ڕەنجی شانی خۆیەتی قوتابیش کاتێک کە نمرەیەکی باش بەدەست ئەهێنێ زۆر دڵخۆش و ئاسوودەیە چووکم ئەزانێت چێژی لە مادووبوونەکانی خۆی وەرگرتووە کەواتە و کەسانی کە ئەمان ڕوخێنن لە ڕووی دەرونیەوە بە هەموو شێوەک ئێمە تەریکی ئەوانەکەین بەڕاستی دوورکەوینەوە لیان بۆ ئەوەی کە کاریگەری نێگەتیڤ لەسەر ژیانی ئێمە بەجێ نەهێڵ ئەمە خزمەتێکی بەرچاومانەکە بیرهێنانەوەی هەوڵ و کۆشەکانی خۆت ئەم خوێنکارە لە کێوە سعیەکە 8 مانگە سعیەکە بە ڕۆژ سعی کردووە بە شەو سعی کردووە هەفتانە کردوێتی مانگانە کردوێتی لە پشوەکانیشە بە تایبەتی خوێنکارانی پۆلی 12مان پشویان نەداوە هەر سعیان کردووە ئەمانە وات لەکە هێزت پێ ببەخشێ کەواتە بیرکەرەوە ئەم ماندووبوونانی تۆ زایع مەکە بە هەدەری مەدە ئەوانەی کە وزە و هێزیان پێبەخشی ئێستا بە خەرجی بدە ئالێرە تۆ ئەتوانی سەرکەوتوبی کەواتە بیرکردنەوە لەوانە ئەتوانێت وات لێ بکە کە تۆ هەم گەشتبیلانە بۆ ژیان بڕوانی هەم بیرکردنەوەی ئەرێنیت بۆ بێ باشە مامۆستا یەکشتی تر دڵنیام بەشێکی زۆر لە خوێندکاران ئەم شتە دووباراکەنەوانێ لە دوای تاقیکردنەوە پرسیارەکانە باتە ماڵەوە جارێکی تر حەلیەکاتەوە بزانێت چەندی ڕاست کردووە چەند دەرەجا هێنێ بای چەند جوابیاوەتەوە ئەمە تا چەند زیانی هەیە گریمان کەسێک کە تاقیکردنەوەی شۆفێریەدا هاتووە پرسیارەکانی وەڵام مایەوە لە تاقیکردنەوەی نەزاری دەرچوو دەڵێت تۆ تاقیکردنەوەی عملیەکەت ماوە ئەوە ئەفسەرێکی هاتوچۆ لەگەڵت دێ وەرە سەرکەوە لەگەڵی و ئادەی لێرە پێچکەرەوە و تێرنیە بکە و مەسەنە چی و ئەوە بکە ئەمە ئەگەر سەر نەکەوت چی پێ دەڵێت کاکە بڕۆ هەفتەیەکی تر برە ترای بەرەوە وەنی ئەگەر من چوومە ماڵەوە بەردەوام بیرم لای ئەوە بوو وەڵی ئەوەم وا بکردایەوە ئەبوو ئەوەم وا بکردایەوە ئەبوو گێڕەکەم ئەوە بگۆڕێ ئاوێنەکەم ئەوەدا دێ خۆ تازە تێپەڕی ئەوەندە بیری لێکەرەوە کە جاریکە هەڵانە نەکەیتەوە قوتابی کاتێک کە لە تاقیکردنەوە کە یەتە دەرەوە وەڵامی یاوەتەوە ئەگەر هەموو کاتەکانی کەشدا بنێ بۆ شیکاری و پرسیاران یەک نمرەی زیاد ناکە بەڵام گرنگە ئەگەر شتێکی بیر چوو بوو ئەمە ببێ بە ئەزمونێک بۆی وەکوتم لە سەرەتایەتەوە بە ئاسانەکان دەستت پێکرد ئەمە کۆمەڵێک ڕێکاری و کۆڵێ زانستی پەروەردەین بۆ کاتی تاقیکردنەوە لە ئاسانەکانەوە دەست پێەکەی کاتێک کە ئاسانەکان وەڵامدایە ئەشتە سەر مامناوەندەکان دواتر سەر قورسەکان کاتێک هەمووی تەواو کرد مەسەلەن قوتابی وهەیە هەموو پرسیارەکان بۆ وەکو یەک ئاسانە زۆرجار قوتابی هەبووە لە پرسیاری ئاسان شتی بیر چووە حتا بیری چووە دوو پرسیار سێ پرسیار یا پرسیارێک لای کەمەکەی وەڵام باتەوە ئێمە هەمومان نەزانین بە تایبەتی بۆ ئەوان یەک پۆینتیش گرنگە یەک پۆینت گرنگە ئەی لێرە چی پێویستە پیاچوونەوە زۆرجار لە پیاچوونەوە بۆمان دەرکەوتووە کاتێک ئێمە پرسیارێکمان بەجێهێشتووە لە پیاچوونەوە بۆمان دەرکەوتووە بەشێکی پرسیارەکەمان فەرامۆش کردو یا بیرمان چۆڵان بینەوە لە پیاچوونەوە بۆمان دەرەکەوێ کەوا ئەو بەشەیمان ئەو کات بەجێ هێشت کە شتێکی ترمان بیرکەوتەوە کەواتە لێرە کاتێکەوە پیاچمەوە بیرم چوو بووە بەس کاتێک کە پیاچیتەوە زانی کە ئەو شتە دوای بەجێ هێشتۆ گرنگە تۆ لەو شوێنەیە بەجێ اینجا مامۆستا بەڕێزەکەشتی کە چاودێرە سەری هاوکار یارمەتی دەرەبێ بۆی ئەگەر کاتێک کە دەفتەرەکەی تەستیمەکە یەکشتی تریش مامۆستا هەرچەند ئەم ساڵ بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆنا و پێڕێکاریەکانی وەزارەتی تەندروستی کە بڵاوکراوەوە نابێ خوێندکاران لە دوای تاقیکردنەوە کۆبوونەوە بکەن پێش تاقیکردنەوە دوای تاقیکردنەوە ئەم کۆبوونەوەی کە لە دوای تاقیکردنەوە کۆبنەوەوانێ پرسیارەکان حەلەکەن بە شێوەیەکی گشتی ئەمەش کاریگەری هەیە هەر یەکان شتێکەڵێ ئەگەر دیقەت بێ مەسەلەن هەموو ئەم پرسیارانەش وەڵام ئەیرێتەوە قوتابیەکە خۆشی وەڵام وەرەگرێ هێتەوە لە ڕێگەی پیجەکانەوە وەڵامی پرسیارەکان بڵاوەکرێتەوە بەڵام دوای ئەوەش هەر پەڵپ هەیە وەرە هەزانان قوتابی پەڵپەگرن لەسەر نمریکەوەیانێتەوە کەوات هەموو ئەمانە خزمەتت پێ ناکە کاتت بە فیڕۆئەدا زیهنت سەبقاڵەکە و هەروەها وات لێ دێ بۆ سبەینێش ئامادەکاریەکی باش نەکەی مادەم کە وەڵامت دایەوە دەفتەرت تەسلیم کرد و هەز لە هەموو شتێکی تر بێن ئیتر ئەم تاقیکردنەوە لێرەیە کاتەکەی کۆتایی هات یە قوفڵی لێ بۆ تەواو ئیتر سەرەی تاقیکردنەوەکەی سبەی یا دوو سپەیە ئەو ئامادەکاری ئەوێ ئەگەر لێرە بڕیارتدا عەفو شتێکت فەرامۆش کرد و یا بیریشت چوو بیکە بە ئەزمن بۆی لەوێ بیرت نەچێت بەڵام تۆ هەموو کاتەکانتدا بە ئەو جارێ وکوتم ئەو گروپەی کە لەوێ کۆبنەوە اینجاەت لە ماڵەوە کتێبەکەی دەرێنێتەوە اینجا سعات مەسەلەن دوای 12 یا دوای سعات چواری ئێوارە لە فڵان پێی بڵاوڕێکی ئەڕوا تەنها بە دوای وەڵامە ئەگەڕێ بە شەرتێک خزمەتیشی پێ ناکات چووکم ئەگەر وەڵامەکەشی هەمووی وەرگێتەوە بزانێ لە چەندەوە تا چەند ئەهێنێت تازە ئەو وەڵامی یاوەتەوە
هەمووشی بزانێ خۆ تازە جاری کە دەفتەری نانەوە کاگەمادەم کە تۆ ئێستا ئیزانی وەڵام بەرەوە دوای ئەمانە مەسەلەن چەند ساتێک وەستانە ها یەک هەناسی قۆ پێش تاقیکردنەوەکە بۆی کە لەو سترێسەی کە هەن لێت دەرباز بێ ئەمانەوە ئەکا کە تۆ بێت لێرەیە خۆت ڕفرێشەکەیتەوە و ئەتوانی ئامادەسازیێکی باش بکەیت شتێک کە بە گرنگی ئەزانم لە تا دو ساتەکانی خوێندن دوڕێنمایی مامۆستا بێڵ واڵز ڕاهێنەرێکی تۆپی پێ ئەمریکیە کتێبێکی نووسی ئەڵێ نمرە خۆی ئاگاداری خۆیەتی کەواتە لێرەیە تۆ ئەوەندە گوێت لە نمرەکان نەبێ تۆ کاتەکانی خۆت بیرکردنەوەکانی خۆت بە سەربردنی کاتێکی زۆر بە بیرکردنەوە سعیکردن تا دو ساتەکان بوو کوتمان ئەمە هەڵەیە ئەو دو سەعاتی دابنێ بۆ پشوو بۆ ئارامی بۆ چانس ئاڵێ فڵانکە چانسیە بۆ خوا تاقیکرد یا پرسیارەکانی ئاسان بوو بەڵێ وا بکەی کە تۆ خۆت ئامادەکە نمرەکە بەجێ بێڵە بۆ خۆی خۆت ئامادەکە وەڵامەکە بەجێ بێڵە بۆ خۆی باش سعی بکە زوو بچۆرە پێش باش وەڵام دەرەوە دڵنیا بەسەرکەوتووی دەست خۆش مامۆستا عادل لە کۆی وتەکانی بەڕێستا ئەگەر بە دێڕێ دێڕوونی وێ بتوانیت ڕێنماییەکی خوێندکاران بکەیت کە سبەینێ چی بکەن و چۆن بڕۆمە تاقیکردنەوە هەندێک ڕێکاری تەندروستی هەنکەوە گرنگن بەڕاستی لە بەرچاو بگیرێت چونکم ئەگەر خوێندکارێک تووشی نەخۆشی ببێ و فرسەتی تاقیکردنەوەی نابێ ئەو ڕێکارە تەندروستیارم ئەڵێم زیاتر لە ڕێکارە پەروەردەیەکانی پێشووتری کە ئەو کاتی هەبوو و سعی کردووە هەوڵی داوە بەرنامەی بینی و دەوراتی بینی و هەموو ئەمانە ئەگەر نەخۆش بوو ناتوانێت تاقیکردنەوە بە بۆیە ئەو ڕێکاران لە بەرچاو بگرن زۆر گرنگە دوو لە ڕووی دەرونیەوە زۆر باش خۆیان بسازێنن دڵنیا بن کە هەموو ئەمانە هەلومەرجێکن هاتوونەتە پێش ئەم ئەتوانێتیە سەرکەوتوو بێ و هەموو ئەوانەی کە هەن لە زیاتر لە توانەکانی ئەمنین لەگەڵ توانەکانی ئەم یەکان گیرە بێتەوە بە شێوەیەکی دروست توانەکانی بخوێنی خۆی ئامادەکە بۆ تاقیکردنەوەیەکی سبینی و بۆ سبینەیەکی نوێ دڵنیا بن ئایندەیەکی نوێ چاوەڕوانی ئەوە سەرکەوتووە بێ لە ژیان مامۆستا عادلگیان زۆر سپاس ماندوومان کردی سپاس بۆ سەرجەم لە ڕێنمایەکانە بە ئومێدی ئەوەی کە سەرجەم خوێندکاران گوێبیستی وتەکانی مامۆستا عادل و بێتە زۆر سپاس بۆ مامۆستا عادل تۆفیق کە بەڕێزیان توێژەری دەرونین کە لەم بەشەی پرۆگرام لەگەڵ مامون بەڵێ خۆشەویستان ناوبڕێکی بچوو گۆرەگرین و دواتر لەگەڵتان بەردەوامە بین.
بەڵێ بەڕێزان لە تەوەری دومی پرۆگرام لەگەڵتان بەردەوامین ئەویش گفتوگۆکردنە بێت لەسەر ڕق و کینە لە ناو کۆمەلگای کوردیدا. ئەمڕۆ باز لە هۆکارەکانی دروستبوونی ڕق و کیناکەین لە ناو کۆمەلگای کوردیدا کە ئایا بۆچی تاکی کۆمەلگای کوردی هەمیشە ڕقی لە دەوروبەرەکەیەتی یاخود زۆر جار باز لەوە دەکرێت کە تاکی کۆمەلگای کوردی خۆی خۆشەوێت یان بڵین خۆپەرستە بەڵام ڕقێکی هەیە بەرامبەر دەوروبەرەکەی. هۆکارەکانی دروستبوونی ئەم ڕقە بۆچی دەگەڕێتەوە؟ بۆچی تاکی کۆمەلگای کوردی یان زۆر جار قسە دروست ئەکات یاخود بڵێ قسە هەڵدەبەستێت بۆ بەرامبەرەکەی یاخود بوختانێک دەکات بۆ بەرامبەرەکەی. هۆکارەکانی ئەمانە بۆچی دەگەڕێتەوە و لە هەمان کاتدا باز لەوە دەکەین کە کێ ئەرکی هەیە یاخود ئەرکی کێیە کە بتوانێت ئەم ڕق و کینەیە لە ناو کۆمەلگای کوردیدا و لە ناو تاکی کۆمەلگای کوردیدا کەم بکاتەوانێت. ئەو کەسانەی کە ئەرکیان هەیە کە ڕەنگە خۆیان نەزانن یاخود مەبەستیان نییە بیزانن یان ئەوە تا ئاگادارن و کە ئەزانن ئەرکی خۆیانە بەڵام ئەوەی هەیە خۆیان پەیڕەوی ناکەن یا جێبەجێ ناکەن یان مەبەستیان نیە جێبەجێکەن. بۆی کرد بە وردی لەسەر ئەم بابەتە گفتوگۆ بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵی و میوانداری کاکسەر وە تۆفیقمان کردو کە بەڕێزیان ڕۆژنامە نووسن. کاکسەر بەسڵاو لێ بێم کاتەوە باش. کاتی تۆش باش زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئامادەبوونت زۆر بەخێر بیت. سپاس دەکەم. ئەگەر سەرەتا بەوە بچینە ناو باسەکەوانە بزانین هۆکارەکانی دروستبوونی ڕق و کینە لە ناو تاکی کۆمەلگای کوردیا بۆچی دەگەڕێتەوە؟ ئەلبەتە هۆکار زۆرە بەڵام یەکێک لەو هۆکارانە کە بەڕاستی ینی ئێمەی کورد لە بەرەوەی هەمیشە و بەردەوامی بڵین داگیرکەران بەسەرمان ئازاڵ بوون ئەویش بڵین ئەو هۆکاری بڵین وڵاتانی وەکو تورکیا سووریا عێراق بۆنە ئەم وڵاتانە بڵین بە عێراقەوە بە بڵین ئەم وڵاتانە هەمیشە و بەردەوامینیان هێشتووە ئێمە بە ئیسراحەتی بژین. ینی جالەوەی کە تۆ شەڕشی پێفرۆشتی هەمیشە و بەردەوامی لە ناوخۆشا چینەی دروست کردووە. ینی ئەو هەرەوە نەبوو بۆ نەقەت و عامت کا بۆ نەداگیرت کا ئەو بۆش ڕازی نەبوو ئەو ینی تەنانەت نایەوێتەوە ڕۆژێکیش بە ئارامی ینی تۆ ڕۆژ بکەیتەوە ئەو ینی بە بەردەوامی ئەوێ تۆ هەر لە کێشەیابی هەر کێشە و مەشاکی لە هەبێ بۆیە ئەوان بەڕاستیەوەی شکل لە هۆکارەکان ینی ئەمەش بۆ لە بریمە بەڕاستی زەردەمانێکی زۆرە ئێمە بەردەوام کێشەی ئەومانەیە کە وڵات نەبووین کە ئێمە ینی وەکو چیانێکی تایبەت بە خۆمان نەبوو بۆیە ئەم ململانێ سەختی ئێمە لەگەڵ وڵاتانی ترا یان لەگەڵ خۆ ئێمە لەگەڵ ئەو کۆمەڵگەیانی ترا لە بری بەڕاستی کللتورەکانی وەکو عەرەب و تورک و بڵین فارس و ئەو کللتورانە هەمیشە هاتووە و بە زۆریش شتی بەس بەسەر تویا سەپاندووە بۆیە ئەم بە زۆر سەپانە ئەوە بۆ خۆی ڕقا لە بری ڕق چیە ڕق لە تونتوتیژیەوە سەرچاوەکە ئەگرێ جیا لەمە ئەو هاتووە تۆکانیشی بۆ تۆ چاندۆ بۆ نمونە هاتووە لە ڕێگەی ئەوەی کە چەند بەکرێگیراوەکانی خۆیان ئەوانی کە هەمیشە وەلایان بۆ خەڵکی تر هەبووە بڵین بۆ ئەو وڵاتانی تر هەبووە هەمیشە وای کردووە کە تۆ بۆ نمونە ئەوان جۆڕایەڵی ملکەچ و فەرمان و قسەکانی ئەوان بن بۆیە بۆ نەوە ئەوەی کە ئەوان ویستویانە بە ڕێگەی بەکرێگراوەکانیانەوە جێبەجێیان کردو ئەمە دوای کردووە ینی سێرەکەی ئەم هۆز لەو هۆز بۆن ئەم میرنشین بۆنە لەگەڵ لە ناوخۆیە سێرەکی ململانە سڕاعیان هەبوو تا بگەنە دەسەڵات ئەمەش چۆن تەنانەت بۆنە میرنشینی وا هەبوو یان خەڵکی وا هەبوو شۆڕشی وا هەبووە لەسەر بڵین نزیکترین کەسەکانی خۆیان تەنانەت ئەمەیان ئەم شۆڕشە گەوریان لە ناو بردووە یعنی بۆیە ئەم ڕقوچینە هەمیشە بە کرێگیراوانی دەرەوە کاریگەریان لەسەر ناوخۆم بووە ئەمە ئەتوانین بڵین یەکێکە لەو سەرچاوانی کە بە جگە لەوەشکانی مرۆڤ بۆ خۆی هەرکاینێکە هەمیشە ینی حەزی بە خۆپەرستی هەیە بەرژەوەندی خوازە مرۆڤی ئێمە ینی لەو جۆرە مرۆڤانەیە کە مرۆڤ بە شێوەیەکی مرۆڤ بە شێوەیەکی گشتی بۆنە حەزی بە مانەوەی خۆیەتی لە پێناو مانەوەی خۆیان ئامادەی هەموو شتێ بکە و ئەم حوبی فزولیەت و خۆشویستنە هەندێک جار هۆکارەکەی وەیە کە بەڕاستی کارەسادا ئەقەومێنە یان لەبەر مانەوە پێگەکەی و جایتر پێگەکە سیاسی بێ کۆمەڵایەتی بێ هەر پلەیەکی تر بێ یان بۆی کە گوێی لێ بگیرێ بڵێ ئەم کەسە من توانام ئەوە هەیە هەندێک جار بە شەڕەنجێزی ئەم شتیان ئەوە کردووە بۆیە مێچەکە لەو هۆکارانە ینی هەم فیترەتی ئینسان وەکو ئینسانیت کە هەموو کەس ئەمیتیا هەیە ئەگەر خۆی پەروەردە نەکاو ئەمی لەلا نەبا کە کارەساتە یاخود ئەوەی تری کە داگیرکاری باشە لە ناو کۆمەلگای کوردیا بۆچی تاک دایمە خۆی بە باشە زانێ یاخود بڵێ خۆی بە فریشتە زانێ بەڵام بەرامبەر بە باش نازانێ یاخود بڵێم ئەگە بڵێم بە خراپی ئەزانێت هۆکارەکەی بۆچی گەڕێتەوانێ من فریشتم بەڵام تۆ فریشتە والله جارێ ئەم وێناکردنی پەیوەندیە کە هەموو کەس پەیوەندێکی زۆر ناشتین ینی ئەمە پێم وابێ ینی بۆنە هەر بۆ خۆت ینی چەند ناشرینە ئینسان هەمیشەوە یان بۆنە ئەمە لۆچێک گرفتە سەرەکێکە بێ کە تۆ هەم خۆم بە فریشتە بزانم هەم ئەوەی کە قسەی لەگەڵەکەم بە فریشتە بزانم نەخێر ئەمە ئینسانین خوا ئێمە بە ئینسان دروست کردو کەوتیشە ئینسانی یعنی
تۆ قابلی غەڵەتی قسێکی جوان هەیە لە کوردەواری من بۆ نەقژم لەبەر هەتا سپی نەکرد ینی من ئەمەندە ئەزمونم هەیە ئەمەندە ناڕەحەتیەکانی ژیان منی هاڕیوە و تاقی کراومەتەوە غەڵەتم کردو و ڕاستم کردووە بۆیە من ئێستا مرۆڤێکی ترم ینی بۆنە تۆ بەچی ئەوترێت کە تۆ فریشتە ینی تۆ بۆچی فریشتەبی ینی تۆ ئەسەن خوا بە فریشتە دروستی نەکردوی ئەمە یەک دوو مرۆڤ ئەگەر تەنانەت وەکو پێغەمبەرە مەزنەکان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام وەکو محەممەد کەین پێغەمبەری ئێمەیە ئەو پیاوە مەزنە لە تەمەنی 44 ساڵیە بۆنە وحی بۆیێت پەیامی پێغەمبەرایەتی بۆیە بۆ لەبری بە ئەزمون ینی کەس نییە لە مناڵی و یەکسەر ئەم ینی کەس نییە بە گەورەی لەدایک بێ بەس لە کۆمەلگای ئێمە بەداخەوە جۆرێک لە سێرکردن بۆ بەرامبەر هەیە تۆ بێ بە 50 ساڵی لەدایک بی یعنی بۆ لەبری ئەگەر تۆ طبعا ئەمووی کە کەس مناڵ بێ ئاڵێ مناڵە وازی لەبێنە باوشتە بشکێنێ گەنجیژە هاڵێن ئاساییە گەنج ئەم شتەی لێت ینی بۆ ینی پڕە لە تاقە پڕە لە وزە بەتایبەت لە کۆمەلگایکی کبکرای وەکو ئێمە هەموو شتێک ببێ هەموو شتێک ناکرێ ئەمە بکەی ئەوە بکەی ئەو بکەی بۆ لەبری هەمیشە تۆ پۆلیسی لەسەرە اینجا کۆمەلگای پۆلیسی هەر حکوومەتی پۆلیسی ناخۆشە جاورێسە خەڵک وای لێ هاتووە هەمیشە پۆلیس وەکو پۆلیس مراقبە یەکترەکەن تۆ چۆن ئەڕۆی تۆ چۆن ئەخۆی یعنی وای لێ هاتۆ هیچ ناتوانە بەدڵی خۆ تەنانە نانێ خەڵک لەگەڵ منە ناگون هەر شکاندنێکی بەرامبەر یاخود بڵێم ئەکرێت هەر شکاندنێکی بەرامبەر یاخود هەر بوختانێکە یان قسە هەڵبەستنێک بۆ بەرامبەرەکەت کاتێکە ئەکرێ سوودێکی هەبێت بۆ کەسی بڵێ بۆ لایەنی یەکەم یاخود تەنانەت زەرەرێک یان بڵێ زەرەرگەیاندنێکە بەلایانی دووەم وەڵی خاتون من پێم وابێت لە ئێستاە بە جۆرێک ئەم مەستەلی شکاندن و حرمەت شکاندنی مرۆڤە ینی بەداخەوە لە ناو ئەم وڵاتی ئێمە لە ناو کۆمەلگای ئێمەیە کە شەنەی کردووە کە من پێم خۆشە بەڕاستی دوای باسی ئەم هۆکارانی ئەو مەرحەلانە بکەین کە گەشتووە بەمە وای لێ هاتووە بەعکسەوە ئەو خەڵکانی کە خۆیان ناشرینن یان لە بیرکردنەوە ناشرینەکانی ئینسانەکانەوە وای لێ هاتووە هەموو ئینسانێک لەسەر بێ ناشرین بێ اینجا ئەمە دوو قازانجی یەکەم کە هەمومان وەگەیەک بووین هیچ شتێ عیب نابێ هیچ شتێک ناخۆش نابێ کە تۆ کە هەمووی عیبی هەبوو تەواوی تر یعنی هیچ شتێکی کەس نامێنێت تۆ بڵێ وەڵا تۆڵی من ئەی تۆوە ئەها ینی بەراوردکاری لێ ئەمە هۆکارێت دووەمی هیوا هەیە بەعکسەوە من خەڵکە ناسم وتوێتی من سوپاسی و خەڵکانەکەم کە قسەیان پێوتم من ئێستا 50,000 فۆلۆوەر و لایکم زیای کردووە یعنی ئەمە جۆرێک لە مهینی لێ هاتووی هەندێک کەسێ خۆی ئەم شتە ئەخڵقێنێ هەندێک کەسێ خۆی داوا ئەکات مۆزوعی دروستەکە بۆنە من فڵان کەس من مردوم لە پڕخۆیمان دیار نامێنێ اینجا کۆمەڵی ناو ناتۆرە لە یەکێک ئەوەندێ ئەو بۆ باچی بۆ نییە ئەستان ئێستا لە سیستەمی سەرمایەداری دنیاە مەسەلەی فۆلۆور لایک و بینین ڤیو وا ئەکا لە سەبسکرایبەکانە یعنی پارە پێیاکرێ یەکە تۆ ئەمە بێ ئەو مهم نییە تۆ چۆن گرنگەوەی ئەو بەناوبانگ بێ یعنی ئەم گرنگەوە نییە جا دوای ئەم شتانە ژوای لێ هاتووە ێستا خەڵک یانی شتێکی زۆر کەواتە ئەو شکاندنە تەنها سوودەکەی بۆ لایەنی یەکەم نیە ئەبێت تۆ بە سوود بۆ لایەنی ڕەحمەت لێ یانی تۆ بۆ ناوەڵێ من بۆ خۆم ئەمەم هەیە کەواتە منە بێ بەرامبەرەکەشم عیبدارکەم بۆی کە کەم خەڵک بە من وا بڵێ یعنی بۆیە من وتم بەڕاستی مرۆڤ فریشتە نیە بۆی کە هەموو ئینسانی وەکو ئینسان سێر بکەین و بەڕاستی جانبەت هێمنی و دەرونی و بۆنە بیلەوە بکەین و لەبری ئەو ڕقوچینەیەکرێ ئمە یەک دنیا بەخشندەیی هەبێ بۆنە لەبری ئەوەی کە تۆڵە بسەنیتەوە ئەکرێ ینی تۆ چەند جوانە ئینسان لەبریوی کە تۆڵە ڕقێ بچێنێ بەرامبەرەکەی جاری وهەیە لەوە چە جوانترین تۆڵە لێبوردن بێ لە بەرامبەرەکەت من خەڵکی وهەیە لە من بوراوە بە حیاتم لە بیری ناکەم و خەڵکیش کە قسەی پێوتم بە حیاتی ئەوە هەر لەوە چە هەر بەبانی بڵم هیچ نییە مناڵە ینی مستەواکەی ئەوەنێ ببوورەکەەوە ینی مەبەستم ئاستی سەقافی ئەو کەسە هەر ئەوەنێ بەڵام ئەمیتریان تو هەتامای معەزەبی بەرامبەری هەتامای ئەو کەسەت خۆشتر ئەوێ خۆت بە قەرزاری ئەزانی یعنی هەستەکەی کە شتێکی چاکەی باشی لەگەڵا کردو بە عکسەوە تۆشی گەیانۆتە مەرحەلەیە کە ئەگەر تۆ خراببوو بێتی وتە من مادام ئەو کەسەوا بوو منە بێ باشتر بم لەبری ئینسان نییە بە یەک قۆناغ بڕوا کەسمان لە 2 ساڵەمە ما پێشمان ناچین تاوانە ئێمە ئەوەیە کە هەمیشە بە چای 15 ساڵ 20 ساڵەمە پێشەوە سێری یەکتر کە ناکرێ ینی بۆ ناکرێسە تۆ پاربی ینی ئەگەر تۆ بە هەمان عقلێتی پار و لەم ساڵابی شتیوانەیە بە تایبەتی ئەم سەردەمی کۆرۆنای من پێم وایە باشترین کات بۆ بیرکردنەوە ئەگەرێکێ بیەوێ بیرکاتەوە چێبان بە خەڵکەڵێڵی خەڵک بیرکەرەوە ئەو تێناگا بۆچی بیرکاتەوە بەڵێ یاری پۆبجی خۆش بێ کەس بیر ناکات باشە کاکسەرە بۆ پێیکە بەڕێستان وڵاتانی ئەوروپا گەڕاون ئەکرێت جیاوازیەک بکەین لە نێوان کوردستان یا بڵین کۆمەلگای کوردی لەگەڵ ئەوروپای ئەو ڕقوچینەی کە لە ناو کۆمەلگای کوردیا هەیە لە ئەوروپا بەدی ئەکرێت یاخود کەمترە بە وێنەی کۆمەلگای کوردی کاتون ڕقوچینە لە هەموو دنیا هەیە ناتوانین بە مطلقی بڵێم ئەگەر ڕێژەی بۆ دابنی ئێمە بڵین هەر ئێمە
بەڵام هەندێک دیاردە هەیە لە کۆمەلگای ئێمەیە لە برەوەی ئێمە یەخشتمان هەیە کە من بۆ خۆم نەژیام کە بۆ خەڵک ژیام هەمیشە خەڵک کاریگەری لەسەر من ئەبێ یعنی ئێمە میلەتێکین وەکو ئەوروپی نین ئەوروپی بۆ خۆی ئەژی تەدەخولی ژیانی بەرامبەری ناکە شتی شخصی خۆت بۆ خۆت ینی بۆنە نییە لە دنیاە نییە گۆرانی بەش گۆرانی بڵێ خەڵک جۆ لە دەنگ یەگرێ ئەزانین لێراڵێنچی ئەلەن کابرا ڕەزیلە ئێ با بەخڕ ڕەزیلی و دەنگ منەڵم گۆرانەکەی خۆشە شعرەکەی ئاوازەکەی دەنگی لێراڵێ نا کاکە تۆ نایناسی ئەخ کاکە من بۆ بیناسم من جۆ لە دەنگی ئەگرم یان کابرا قسە ئەکا کاکە تۆ حەقی کەسایەتەکەی نەبێت باشە ئیسپادەی لێ بکە باش نییە گوێ لێ مەگرە دوایەوە ئێمە سی تەلەڤیزیۆنەکەین ناڕزایی دەرەبڕین من کۆنتترۆلێکم پێ ئەی گۆڕم پێشەوەی قسەیکی ناشرین بڵێم پێشەوەی ڕقێکمە بێت دواتر ڕقی تۆ نایناسی نەدبینیوە تەعاملت لەگەڵ نەکردووە من بە قسەی تۆ بۆچی ڕقم لێشێ بێ خاتون لە ئەوروپا ئەم شتە بەڕاستی مەمەسم لە کۆمەلگای مۆدێر نامشتە نییە لە کۆمەلگای دواکەوت و جیهانی سێمە ئەمشتە هەیە لە جیهانی سێمە هەمیشە لە بری کۆمەلگای دواکەوتوی شێنە نیشانەکانی ئەم نەهامەتیانەیە بەڕاستی بەیانی ئەمە جۆرێکە لەوەی کە خەڵک بۆ خۆشی نازانێت چی ئەوێ جاوەرە بەڵام لە ئەوروپا بەڕاستی بۆ نەمە بسم لە کۆمەلگای مۆدێرنا خەڵک بۆ خۆی ئەژی ئەزانێت چی ئەوێ هەیە منە خوێنەوارترە نەک بۆ معنای لە تاکی ئەمە خوێنەوارتر بێت لە بری من پێم وابێ ئەم تاکەی لێرە هەیە بەم خوێندنەوەیە بەس یەکشت هەیە ئێمە لەبەر ئەوەی کە ئەمانەیە دەرکەوین هەندێک جار منافەسەکانمان منافەسە یعنی تۆ دیقەت بە هیچ هونەرمەندێنە یەکتری هونەرمەندێکی خۆش بێ ینی لە ناویەکە مەبەستم من ناڵم هەر هەمووی ینی مەبەستم بەڕێژە مسەقە ڕۆژنامە نووس کەواتە سەرجەمچین هەموویان سەریکە مامۆستایانی ئەکادیمی بابێتە خوارەوە وای لێ هاتۆ بووک و خەزوو ئەگەر برتری کەیتەوە ها یتە سەرەوەی جوان لە جوانی ناکرێ ئەبێ هەمومان یەکتای بین بۆی کە تۆ وا هەسکی کە تۆ باشە کاک سەروەت ڕاگەیاندنەکان و سۆشیال میدیا بە تایبەتی تا چەند کاریگەری هەیە بۆ یان بڵێم تا چەند بۆتە هۆی ئەوەی کە ڕق و کینە دروست بکات یاخود بڵێم زیادی بکات وڵی من ینی ئەوە نەڵێم ئەرچی میدیا با بڵم چییە با من ینی ببوورە ئەگەر وەڵامی ئاوا بمەوە باش ئەرچی میدیا بەڕاستیەوەیە کە تۆ پەیامە ئەبەخشی بە خەڵک ینی میدیا کە ئەم پەیامەیە بە جۆگرەکانی ئەبێ بزانێت چ پەیامێک ئەیا بە جۆگر چی وەرئەگرێ بۆ نە تۆ ئەگەر شتێک بڵاوکەیتەوە شتەکەت بۆ خۆت هەر بزانی لە ڕوانگەی یاساییەوە لە ڕوانگەی کۆمەڵایەتیەوە زەرری بۆ خەڵکەیە کاریگەری لەسەر خەڵک بەجێڵێ کەواتە ئەمە هۆکارێکە بۆ ئەوی کە تۆ خەڵک فێری ئەم شتە ئەەکەی بەڵام ئەگەر تۆ لە تەلەڤیزیۆنەکەی تۆ یان لە هەر تەلەڤیزیۆنێکتر یان لە هەر پیج و ئەکاونت و هەر شتێکەوە یان بۆن هەرێکێک لێمە فەیسبووکی هەیە یان هەر شتێکی هەیە تۆ گرنگە بزانی تۆ چی بڵاو ئەەکەیتەوە بۆ لە بروی هەمومان لە مستەواکانە خەڵکمان لەلایە لەسەرەوە لەوچە لە زۆر لە ئێمە لە ئاسیم سەقافی بەرزتر بێ و تا خواریشەوە کەمەیان لە وەکو ئاوشانی ئێمە و زیاترش بێ تۆ مەفروضە بزانی چی بڵاوکەیتەوە یعنی بەڕاستی من لێت ناشاروان دێجارە ینی من حەفەسام لەوەی یعنی من ێستا قسە لەگەڵ تۆ کە من لەوچە دویان بەرنامێ لە هینا یەک دنیا قسەمان قسەی ناشتین بۆ ینی کاکە بوو ینی هیچ تای سەر تایتڵەکەی خوێندێتەوە ناشی خوێنە ناشزانێ باسی چیت کردووە یەکسەر قسەت پێڵێ کاکە ینی باشە تۆ من بیل لە یەکشتەکەمەوە ئەوە لەو چژنەکەی لە تەنیشتیا دانیشت بێ ماڵە خەزورانیشی سێری ببوورە ڕاتەگرم ڕاستەخۆکمان هەیە چینە لە ڕاستەخۆ لەگەڵ بەڕێستا بەرداوە بین بەڵێ خۆشەویستان لە دوای ئەوەی کە هەفتەی ڕابردوو لە 4 حوتە شێخ محەممەد شێخ کەسنەزانی لە وڵاتی ئەمریکا لە تەمەنی 82 ساڵیدا کۆچی دوایی کرد کە بڕیار وا بوو ئەمڕۆ کاژمێر یەکونی بگاتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و دواتر لەوێ بەڕێبکەوێت بۆ تەکیەکەی خۆی تەکیەکەی شێخ محەممەد کەسنەزانی لە گەڕێکی یاخود بڵێم لە لای باخی بەختیاری ئێستاش پەیامنێرمان عومەرکەریم بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەکیەکەی شێخ محەممەد کەسنەزانیەوە لەگەڵمانە عومەر سڵاو لێبێ و ئەم کاتت باش ئامادەکاریەکان گەیشتونەتە کوێ بەڵێ سڵاو لە ئێوە وەک ڕاگەیەنرا ئەمڕۆ تەرمی شێخ محەممەد شێخ عەبدولکەریم کەسنەزانی کە ڕابەر و خاوەن تەریقەتی قادریە لە کوردستان و جیهان ئەمڕۆ دوای ئەوی وفاتی کرد لە ئەمریکا بگەڕێتەوە شاری سلێمانی کاتەکەی دانرا لە سەعات 2 بۆ 3 بگاتە فڕۆکەخانە و دواتر لێرە لە تەکیەکەی خۆی بە خاک بسپێرێ هەڵبەت تەخیر وا بەپێی گەشتی فڕۆکەوانیەکە کاتەکانی درێژ بۆتەوە پێدەچێت لە سەعات 4 بۆ 5 بگاتە شاری سلێمانی و بە خاک بسپێرێ هەموو ئامادەکاریەکان تاو کرا ئامادەکاریەکان خۆی لە هاتنی دەروێش و مرید و شوێن کەوتوانی شێخ دەبینێتەوە کە لە سەرتاسەری کوردستان و ناوچەکە بەشێکی زۆریان لە چەند ڕۆژی ڕابردوو هاتوونەتە شاری سلێمانی
و هەروەها ئامادەکاری دووەمیشان لایەنە کانی پێشوازی کردن و ئەو ڕێکارە ئاینیەیەکە بۆ پیاوێکی گەورەی وەکو شێخ محەممەد عەبدولکەریم کەس نەزانی ڕێگەخرێ ئەوەشان هەموو ئامادەکارێکراوە و هەروەها گۆڕەکەش هێڵکەندراوە کە لەم دەستە ڕاستمان لێرە لە شوێنی تەکێ و خانەقاکە لە تەکیەکەی خۆی شوێنی تایبەتی بۆ دانراوە لێرە بە خاگەسپێرە لەگەڵیشا شوێنی نوێژکردن لەسەر جەنازەکەی ئێرەش دیاری کراوە ئەمە دانراوە بۆ شوێنی جەنازەکەی ئەوەش کراوە و لە پاڵیشا کۆمەڵێکی زۆر تابلۆ و وێنەی کەسایەتی شێخ محەممەد چاپ کراوە ئەوانەش وەکو بەشێک لە پرۆتۆکۆلەکەی گەڕانەوەی جەنازەی شێخ محەممەد کەس نەزانی بۆ شاری سلێمانی دواتر بە خاکسپاردنی ئەوەش وە لەگەڵ ئامادەکارێت ئۆتۆمبیل و هەموو ئەمانە مادەکراوە دەمەوێت بگەڕەوە سەر ژیانی ئەم کەسایەتیە ئاینی کوردستان لە چەند قۆناغێکی جیاوازە هەم پێشنگایەتی ئاینی کردووە هەم پێشنگایەتی کاری سیاسی و کۆمەڵایەتیشی کردووە ئەو لە 38 سەدەی ڕابردووە تا ساڵی 1938 لە دەی کربچنە لەدایک بووە لە کربچنە و لەو سنووری سەنگاو دەرسی مەلایەتیان کۆمەڵێک دەرس و وانەی خوێنەوە هەم وانەی زمانەکان هەم وانە شەرعەکانیشی خوێنوە و دواتر چۆتە کەرکک بۆ تاواکردن بە درێژەی پرۆسەی خوێندن بەڵام بەهۆی ئەوەی کە براگەورەکەی شێخ حسێن نەیتوانیوە یان شێخ حسێن هۆگری ئەو بەگەڕاوەتەوە جارێکی تر بۆ لای باوکی و لەگەڵ باوکی درێژەی پیاوە دواتر قۆناغەکانی تری گەشەساندنی دەست پێ کردووە ماوەیەکی زۆر لە پێنجێن بووە ماوەیەک لە قەراغ بووە و هەروەها ماوەیەکیش لە ڕژێمی ڕابردووی بەعس ژێمی ڕابردووی عێراقیش قاچاق بۆیان چۆتە دەرەوە لەسەر کوردایەتی و هەستینەتەواتی وەیە شێخ محەممەد کەس نەزانی کێکە لەو پێشنگانی نوێکاری ئیسلام یان مسلمانان کە ئەهلی تەریقەتی قادری زۆر پابندن بە پرانسیپ و بنەماکانی تەریقەتی قادری ئێمە ئەزانی دوو تەریقەت هەیە لە کوردستان یەکیان تەریقەتی قادریە وتریان نەقشبەندی قادریەکان کە لەسەر دەستی شێخ عەبدولقادری گەیلانی کە مەزارەکەی لە بەغدادی پایتەختە لە 1900 یان 1900ەکان بۆ 1900 دامەزرێنراوە و دواتر گەشەی پێدراوە و چەندین شار و ناوچەی تر گرتوێتەوە زیاتر لە 100 شوێن لە جیهانە تەکیانەیە و تەکەی تایبەت بە خۆیانەیە بارگای سەرەکی تەریقەتی قادری لە شاری سلێمانیە لێرەیە بەڵێ بۆیە هەموو ئەم مێژۆ فراوانەی هەم ڕوێن لاەنە ئاینەکە لاەنە کۆمەڵایەتیەکەوە ئەم چاکە و چاکاریەوە وای کردو ئەم ڕێبازە گەشە بکەوە بە فراوانی بمێنێتەوە ئێمە چاوەڕێکەین لە کاتەکانی داهاتوودا مەراسیمی گواستنەوەی یاخود هێنانەوەی تەرمی شێخ محەممەد عەبدولکەریم کەس نەزانی بۆ شاری سلێمانی دواتر بە خاکسپاردنی دەگوازینەوە بۆ بینەرانی گەلی کوردستان. سپاس بۆ پەیامنێرمان عومەر کەریم کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە تەکیەکەی شێخ محەممەد کەس نەزانیوە لەگەڵ مامووی سپاس بۆ زانیاریەکانت لە دەرفەتێکی تریان لە کاتەکانی داهاتووە جارێکی تر وەرتانەگرینەوە. کاک سەرۆت بەڕێمەوە لای بەڕێزت ئەو کاتێک کە ماومانە پێم خۆشە تەرخانی کەین بە یان لەسەر ئەوەی کە ئەرکی کێیە یان کێ ڕۆڵ ئەبینێ لەوەی کە ڕق و کینە لە ناو تاکی کۆمەڵگەی کوردیدا کەم بکاتەوە کە ڕەنگە یاخود ئەتوانین بڵین کە نازانن یاخود ئەوە تا ئەزانن بەڵام پەیڕەوی ناکەن جێبەجێ ناکەن مەبەستیان زۆر لەو بڵین زۆر خەڵک هەیە کە ئەتوانن ئەو شتە بڵین کەمترکەنەوە یاخود کاریگەریان هەبێ یەکێک لەوانە کاریگەری بۆ نەڕۆشنبیرەکان ئەوانەی کە ئەو خەڵکانی کە بڵین مسەقفن ڕۆشنبیرن بەڕاستی ئەرشیانەوەی کە خەڵک وعی بکەنەوە شیار بکەنەوە و بەتایبەتی بۆچی لەبری ئەوان زمانەکەیان زمانێکی بڵین چۆنەڵی ئاستی سەقافیان زۆر بەرزە توانای تێگەشتنی هەموو شتەکانیان زۆر باشەیە شیکاری واقعیان و پۆزتیفانە بۆ هەموو حاڵەت و دیاردەکانەکەن بەڵام پرسیار لێرە ئەوەیە بەڕاستی ئەوان بەداخەوە جیاوازە لە ڕۆشنبیرانی بڵێن وڵاتانی پێشکەوتوتر لە وڵاتی ئێمەیە ئەمان دوای شەپۆلەکەون نەکەمان شەپۆل دروستکەن ینی ئەمە پرسیارێکە کە هەمیشە ینی لەوە چە من و خەڵکی تریژ ئەمە بکەین ینی بۆ یان هەندێک جارێ زمانەکە ئەمەندە قورسە خەڵکی سادە لی تێناگا باشە تۆ ناکرێت تۆ بەس بۆ خەڵکی نوخبە ئیشکەی ئەمەیە کە دوو بۆ نمونە مامۆستایانی ئەکادیمی ئەم هەموو ناوەندە ئەکادیمی هەیە لە کوردستانە ینی گەڕک نییە سەوالیات و لە شاری چۆک و سلێمانیە زانکۆ و پەیمانگای تیانە بێ
ئەی باشە ئەمانە خۆ ناکرێ مامۆستا بەس ئیشی ئەوە بێ دەرزەکەت بۆ شەرحکە بە تایبەتی لە ناوەندە ئەکادیمیەکان ئەبێ خوێندکار بەشداری پێ بکە بەشداری چالاکانە و فعالانە بکای وای لێ بکات دروستی بکە هەست بەبوونی خۆی اینجا بۆنە لە مەبەستم لە حیزبا خۆی ئایدۆلۆژیا بەڕاستی کاریگەری هەیە یعنی بۆنە هەم لە چەپەوە بۆ ڕاست مەبەستم یعنی بۆنە لە کتێبی ئایدۆلۆژیای کا بەختیارە ئەڵێ سێ نابینابن بۆنە ئایانوێت دیوارێ بۆ یاخ بکەن ینی بۆنە هەمان لەسەرەوە ڕێناکەون کە چ بۆ یاخێ بێ ئەمەڵێ بێ شین بێ لە زەر بێ لە سەوز بێ بۆ نمونە هەرێکە و ڕەنگێکە بۆ یاخچەکە لە سبێنەیەمەوە کە ئەڕاتەوە هەر ڕێناکەون ینی ئەڵێ باشە ئەی هاوار ئێوە نابینان بۆ لە مەسەلەی ئایدۆلۆژیا ئینسان کوێرەکە ئینسان دوای شتێکی کە نازانێت بۆ یعنی وەکو مەبەستم لە ڕوانگەی ئایدۆلۆژیا جا لەو پەڕی ڕاستەوە بۆ پەڕی چەپیان بەڵام لە حیزب ئیشی بەزەوە نییە بڕاتە ناو دەسەڵاتەوە یان ئەوەندە کورسی پەرلەمانی هێناوە نەخێت تۆ بێ پەیڕۆ پرۆگرامێکت هەبێ دواتر بۆ نمونە تۆ لەسەر چ بنەمایەگە ڕووی کە بڕۆیتە دەسەڵات چ بنەمایەکەت هەیە بۆ یان بۆنە حیزبێکی هەیە پۆلیستا یان حیزبێ ئاسان بەرنامینی ینی من حیزب ئەزانم یعنی لۆچە هەمووشمانەوە بزانین حیزبێنە نازانی یانی پێی بڵێ پەیڕۆ پرۆگرامەکەی تۆ چی ینی تۆ ناتوانانی یان زۆر سەیرە تۆ پەیڕۆ پرۆگرامەیە بۆ ئیشی پێ ناکەی یعنی بۆنە کە تۆ ئەلمانی بە کە تۆ چەپی چەپ بە کە تۆ ڕاستیە بێ ڕازبی فەرموو جا دوای ململانێت تەندروستەکە بێت لە کۆمەلگای مامۆستایانی ئاینی لەم بارودۆخە یاخود لە ڕقوچینە چ ڕۆڵێکیان هەیە تا چەند ئەتوانن لە ڕێگەی مینبەرەکانیان و یاخود لە ڕێگەی وتاری نوێژی هەینێوانێ بتوانن ڕێنمایی هاوڵاتیان واللهی جا لە هەموو شتێک پێم وایە بگوناحترەوەی کە تۆ بێگومان کە باڵێن مامۆستایانی ئاینی یاخود پیاوی ئاینی بەبەستان بە منش بەبەسم هەموو دینەکانە تۆ ئەم هەموو خەڵکە گوێیان لێگرێت بڵین لە جومعیا وەکو مسلمان بۆن لە ڕۆژانی ترابن شەم و یەکشەمێ وەکو کەنیسەکانیان لە بۆنە گەورە و کۆمەڵایەتەکانە تەعزیێنیە لەم شارانەیە لە هەموو هەرێمە بە هەزاران بە سەدان کەس گوێ لە ئەین لە یەک ڕۆژە گوێ لە وتارێ و ئەومامی چ شتێک لەوە گوناحترەکە ڕقوچین و بوختان و شتی ناشرین بۆ یەکتر هەڵبەسن چەند جوانە کە ئینسان لایەنی کەم وەکو باسمان کرد وەکو ئینسان بێ ئێمە بۆچی ئەو کللتوری بە عەزین دوکەینەوە کە وای لێ هاتبوو لە شارەکانە گەڕەکە و گەڕک شەڕی هەبوو شەڕ ینی شەڕی گەڕەکە و گەڕەکە بوو نەتەتوانی بە ئیسراحەت من لە گەنجەدی خۆمان نەمتوانین بڕۆمان دێگە ڕگەزانی بۆ لە بڕی نۆزڵی تااتەخێنرا ئەگەیان و تۆ سەر بە فلان گەڕەکە ئەوی تریش بەهاتاتە ئەو سنووری کاکەمە دیاردێکی ناشرین بوو جا دوای ئەوە لە سیستم ینی ئەم سیستەمە سەرمایهداری کە ئێستاژ هەیە بەڕاستی ململانەکان بە جۆرێکە لەبەرەوەی کە خۆم باش بم ئەوی تر بشکێنم کە بۆ نە دوکاناری وایە لە ئێستا من لە هەفتەیەکە نەمتوانێت سێ کڕیارم هەبێ بەس بۆیە لە هەفتەیەک ئەنی زڕوفەکە وایە بەداخەبوون ئەڵێ بەس بۆیە ناتوانم بۆنە من دوکانەکەم داخەم ئەترسم لەوەی کە خەڵکی تر وا لە من کە عسەن هەر ناتوانم دوکان بکەمەوە بڵێنەوە ئیفلاسی کرد ئەوە کەکەەوە بە بەزعی خێزانی تەواو نییە ئەوە وایە ئەڵێ بە جۆرێک شتیوات بۆ ئینەکەن یانی تۆ زۆر جار گومان لە خۆتەکە یڵی تۆ بڵی من وابم دوای ئەگەر واژ بێیانەوە چ پێیوەندی بە دوکانار ئەم کابرا دوکان و شتە فرۆشێ یعنی کاری خۆی بەڵێ ئەنجامە بەسم مامۆسایانی ئاینیش دەتوانن لە هەموو شتێک پیرۆسترەوەی بەڕاستی ئینسان پیرۆز بێ یان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی ئەگەر ئیشی بۆ نمونە ئەگەر ئیشی هاوبەش بکەن پێکەوەی بۆ نێستا ئێمە بزافێکمانێ بنای بزافی ئاشتیبان بوونە کۆمەڵێ خەڵکی مسەقف و نخبە و لە سەرجەم و تۆژەکانی شاری سلەیمانیە لەگەڵمانە بەڕاستی هەریێکێک لەمانە بۆ خۆی مامۆستایەکە بۆ خۆی پەروەردکارێکی تایبەتە یعنی مەبەستم ئەگەر ئەمان هەماهەنگی بکەن لەگەڵ شوێنی تر و خەڵکی تر لەگەڵ ئێمەیا بیکە بە تایبەتی تر ئەوەی کە بتوانن دوای ئەم وەزعە بتوانرێ هەمیشە و بە بەردەوامی ئەم قسە باشانە بگەێنرێ بە خەڵک یان ئەو مامۆستا بە ڕێزانە بتوانن ئیش و کار و چالاکیەکانیان بگەێنن بە خەڵک ئیتر لە هەموو مستەواکانی ئەتوانرێ لە ڕێکخراوە هەریەکان لە بوارێکا کارەکەن با کەمێکیش کار لەسەر ئەوە بکرێت ئەزای قسەکە چییە ئیشی ڕێکخراو ئەوەیە کە بەهای مرۆڤ پیرۆز بکرێ کە مرۆڤ پیرۆز بکرا تۆ هەموو شتەکانی ژیان لە خزمەتی مرۆڤایە کە تۆ مرۆڤ خۆی حرمەتی نەما ئەرزشی نەما ئەی بێ زەحمەت چۆن تۆ ئیش و کارەکانی تر ئەرزشی ئەمێنێ اینجا دوایەوە بەڕاستی ئەبێ ئێمە داوا لە هەموو ئەو چالاکانی کۆمەلگای مەدەنی بکەین جا هەیە چالاکەوانی زۆر باشمانەیە چالاکەوانی زۆر قسە باش ینی قسەزان و ئەومانەیە بەڵام یەک تۆز بۆ وزەی باشە بەکاری بهێنرێ بڕوات بێ کەممان هێنایی ئەو خەڵکانە نەزانین کە زۆر وزەیەکی گەورە و عەجیبیان هەیە بەڵام بەداخەوە هەندێک جار ئاڕاستەکەیان بە ئاڕاستێکی ترا ئەبرێن ئەنا خۆ گەرەمانە بەکار بهێنرێ بۆ چاکە و خزمەتی کۆمەلگا و ئاشتەوایی و احترامی یەکتر چەندی نەبێ ینی بۆنە حیزب ئەگە بیر کاتەوە هەموو حیزبەکان هایمە بەسم یەک حیزب و حیزب نیە لەبەری کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی حیزبیە جیالەوەی کە بوون ئێمە باسی جانبەکانی تر یەکەین یعنی بۆ تۆ سیستمی دیموکراسی لە وڵاتێکە
ئەبێ کە ئاشتی کۆمەڵاتی تیا بەدی بێ کە من دیموکراسی نەبوو یعنی یەکتر قوبولکردن نابێ یعنی هەمومان سیکێمە هەمومان ڕقمان لە یەک ڕەنگە بەڵام هیچیشمان ڕەنگەکان یەکتریشمان پێ قوبول نییە ئەستان حەزیشمان لە چاپکە گوڵێکیش نییە ئەی ئەی تۆ چۆن تۆ ینی ئێمە ڕقمان لە یەک هەمومان ڕقمان لە ڕەنگێ بێ ڕەنگە ئەویش ڕقی لە ڕەنگەکەی تۆ بێ ڕەنگی ئەنی کە هیچ ڕەنگێک بۆ ئێمە هین نەبێ وەکوی نابیناکەمان لێ ینی بەعکسەوە بۆیە ئەم شتێکە لە سیاست تا بەڕاستی ئەم حیزبانە من پێم وابێ لە بری ئەوان کاریگەریان لە کۆمەلگای ئەمە زیاترە ئەکرێ هەیە منتر بن و ئەرچی حکوومەتیشە هەمیشە بە بەردەوامی ئاشتی کۆمەڵایەتی وەکو چۆن باری ئەمنیەکان چۆن بابزانم پێش بەرنامەکە بۆم باس کردی وتم لە دوکانناری هاوار کا بڵێ من ئەم شتم ئەکسپایر بۆ ئەی فرۆشم کەس ناچێت ئەی هاوار چۆن ئەکرێتەوە قسەیەکی ناشرین بێ ئەم هەموو خەڵکە کڕیاری بێ نابێ ینی ئەبێت تۆ بزانین ئێمە چی جوە لە چی ئەگرین چی ئەخوێنینەوە سێری چی ئەەکەین کام میدیایەکی زۆر باشە کام سەقەفێکی ئەوەیە کە ڕازگوویە لەگەڵ هەموو حیزبەکانیش بەڕاستی ڕاستە هەمیان بەشی ماندووبوونی خۆیانیانەیە بەڵام لەگەڵەوەشا بەڕاستی ئاسایشی کۆمەڵایەتی ڕفتی بە پەیوەندیی ڕاستەخۆی بەوانەوەی گرنگتر ئەوەیە کە تاکی کۆمەلگای کوردی هۆشیار بێتەوە حتمما ئەگەر ئینسانە نەخوێنێتەوە ماندوو نەبێ بیر نەکاتەوە هێمن نەبێ لە بیرکردنەوە تۆ هێمن نەبی لە خوێندنەوە تۆ گەشەی فکر و کۆینەوە بێ ئەگەر تۆ ئەمە نەبێ ناتوانانی زۆر سپاس کاک سەرۆتگیان زۆر سپاس بۆ سەرۆت کە بەڕێزیان ڕۆژنامەنووسن زۆر سپاس بەم بەشەی پرۆگرام لەگەڵ مامون بەڵێ خۆشەویستان هەر بۆ وەرگرتنی زانیاری لەسەر هێنانەوەی تەرمی شێخ محەممەد کەسنەزانی کەڕابەری تەریقەتی قادریە ئێستا پەیامنێرمان پێشڕۆ بەشێکی ڕاستەخۆ لە بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و لەگەڵمانە پێشڕۆ سڵاو لێبێ و ئەم کاتت باش زانیاریەکان بەکوێ گەیشتون یاخود تەرمەکەی شێخ محەممەد کەسنەزانی گەیشتۆتە مەتاری سلێمانی یاخودنا چنوور سلااو لە تۆ سلااو لە بینەرانی گەلی کوردستان دیارە وەکتو ئاماژەت پێکرد شێخ محەممەد شێخ عەبدولکەریم کەسنەزانی لە تەمەنی 82 ساڵیە لە ئەمریکا کە بۆ چارەسەر چوو بۆ ئەوێ کۆچی دوایی کرد دیارە ئەم تەریقەتە ئەمە تەریقەتێکیانەیە تەریقەتی نەقشبەندی و لە چەندین وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بارەگایان هەیە و یاخود ئەندامیان هەیە و یاخود شوێن کەوتەی ئەم تەریقەتەیان هەیە بۆیە ئەوەی کە وا بڕیار وابوو سەعات 1 لە ئەمریکاوە بگەیشتایەتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بەڵام بەهۆی ئەو وەزعی کە بەسەر بارودۆخی کۆی دنیاە هاتووە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە ڕەنگە شتەکان لە کاتی خۆیان وەکو خۆی بەرجەستە نەبێ یاخود بەدەست نەکەوێت بۆیە بۆ چەند سەعاتێک هێنانەوەی تەرمەکەی تاخیر بووە بەپێی زانیاریەکانی ئێمە ئەوەی کە ئێمە لەگەڵ بەڕێوەبەران یاخود کارمەندانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانیە قسەمان کردەوە وا بڕیارە سەعات 3 ئەمڕۆ سەعات 3 تەرمەکەی بگاتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لێرە ئەندامان و یاخود دەروێشانی یاخود شێخان و خەلیفەکانی ئەم تەریقەتە هاتوونەتە بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی ئەیانەوێ پێشوازی لە شێخەکەیان بکەن ئەیانەوێ پێشوازی لە ڕابەری تەریقەتەکەیان بکەن چنوور ئەوەی کە ئێستا لێرە ئەیبینی ئەمە ئەو کەسانن کە هەر یەکە و لە شار و شارۆچکەیەکی هەرێمی کوردستانەوە هاتوونەتە بەردەم فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی لێرە ئەیانەوێ پێشوازی لە ڕابەرەکەیان بکەن ئەیانەوێ پێشوازی لە ئەو تەریقەتەی خۆیان بکەن کە خۆیان بڕوایان پێدی هەر یەکێک لەمانەی کە ئەیبینی بە جۆرێک لە جۆرەکان چۆن بڵێ پەرۆشی خۆیان دەرەبڕن بۆ ڕابەرەکەیان بۆ ئەو ڕابەرەی کە چەندین ساڵە ڕابەرایەتی تەریقەتەکەیانەکە ئەوەی کە ئابیندرێت لێرە هەر یەکە و لە شارێک لە شوێنێکی ئەم وڵاتەوە یاخود لە وڵاتانی دەرەوەش هاتوونەتە شاری سلێمانی چنوور هەموو بڕیارەکە ئەوەیە کە سەعات 3 تەرمی شێخ محەممەد شێخ عەبدولکەریم کەسنەزانی بگاتەوە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی و بەڕێ بکرێ بەرەو تەکیەکەی خۆیان و لەوێش
وا بڕیارە بە خاک بسپێردرێ بۆیە لێرە ڕێکارە تەندروستەکان گیراونەتە بەر و لێرە هەم هێزە ئەمنیەکان لێرن ئەیانەوێ پارێزگاری بکەن و هەم ڕێنوێنی ئەدەنە خەڵک بۆ ئەوەی کە ئەو ڤایرۆسەی کە هەیە خەڵک خۆی لێ بپارێزێ چونکینە ئەگەر چۆن بڵێ ینی تێکەڵیەکی زۆر هەیە بەس باشە ینی ئەوەی کە ئێمە ئێستا ئەیبینین لێرە و لای ئێمە هەیە هاوڵاتیان دەمامک بەکارەهێنن ینی بەکارهێنانی ئەم دەمامکەش ئەوەمان پێڵێکە خەڵک تا ڕادەیەکی باش پابەندە بەڕێنمایە تەندروستیەکانەوە ئێمە لێرە وەکو تیمی گەلی کوردستان ئەمێنینەوە ئەمێنینەوە بۆ هەر زانیاریەکی تر و لەگەڵ گەشتنەوەی تەرمەکە بە فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی بێگومان چاوتان لەسەر شاشەی گەلی کوردستان بێ و ڕاستەوخۆ بۆ بینەرانی گوازینەوە. سپاس بۆ پەیامنێرمان پێشڕۆ کاوەشەیەکی ڕاستەوخۆ لە بەردام فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیەوە لەگەڵ ئێمە ئامادە بوو لەگەڵ هەر گۆڕانێک و هەواڵ و زانیاریەکی نوێ ئێمە بۆ ئێوەی ئەگوازینەوە. خۆشێستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان بە یارمەتی هاوکارانم پێشکەشکردن هەتا سبێنەوە بە پرۆگرامێکی نوێ پێتانەگەینەوە هەینێکی خۆش.